بەناوی خۆی بەرزوبا و تا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کەمڕۆ لەگەڵ هاوکارم جەلال لە خزمەتتاندا دەبین با کۆمەڵێک تەور و بەرگە و بابەتی نوێ بە هیوای ئەوەی کە سەواوی بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستێکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی لەگەڵمان بن. سپاس بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن بە تەمایی خواین کە ئینشاءالله تەندروست و ساغ و سەلامەت بن. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان کە پێشکەشتان دەکەین قسە لەسەر سوودە تەندروستیەکانی خواردنی نانی بەیانی دەکەین. بزانین ئایا ئەوانەی کە بەیانیان فێرن و دەبێ حتمما نانی بەیانی بخۆن چه دەستکەوتێکیان هەیە واوانشی کە زۆر جار دەڵێن تەبیعەتمان نابا ناتوانین بۆ ئێمە قورسە لەوەی کەنە بەیانیان ناوچایی بخۆین بزانین ئەوان چیان لە دەستدا و چه زەرێکیان کردووە کە تەوەری یەکەممانە و تەوەری دووەمیشمان هەر بابەتێکی تەندروستیە لە ئێستادا کە دیارە گۆڕانکاری وەرزی لە ئارادا هەیە با بزانین لەم گۆڕانکاریانەدا چۆن پێویستە ئێمە پارێزگاری لە پێستمان بکەین و لەم کاتەیە ئەو جۆرە نەخۆشیانەی کە یا ئەو جۆرە نەخۆشی وەرزیانەی کە ڕوو لە مرۆڤەکان دەکەن بە تایبەتی پێوەست بە پێستی مرۆڤەوە چین قسە لەسەر و بابەتە دەکەین کە ئەمە دوو تەوەری سەرەکی ئەمڕۆمان دەبێت. بەڵە بەرزان لەگەڵ ئەم تەوەرانشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشەوەوە فەرمونون با پێکەوە بینەبین. خۆشترین ساتەکانی پێکەوەبوونی خێزان لەم سەردەمی تەکنەلۆژیا و پێشکەوتندا ئەو کاتەیە کە خێزان لەسەر سفرێک کۆ دەبێتەوە پێکەوە نانێک دەخۆن. بابزانین ئایا جیاواز لەم سوودا کۆمەڵایەتی و لەم ئاڵوگۆڕی محیبەتن لە نێوان تاکەکانی خێزاندا دەستکەوتی خۆراکەکە بە تایبەتی لە بەیانیاندا چییە؟ دەچینە سەرەوەی کە سوودە تەندروستیەکانی خۆراکی بەیانیان. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زان ئەحمەد پزیشکی خۆراک و قەڵەوی قسە لەسەرم بابەت دەکەین. دکتۆر جان بەخێر بیت. سپاسکەم بەژێوە. زۆر سپاس. دکتۆر بەیانیان نان بخۆین یان نەیخۆین؟ ئەگەر بیخۆین چی باشە؟ طبعا پرسیارەکە زۆر گشتیە حەزەکەم بە یعنی بە هەردوو لاکە جواب بمەوە. طبعا نانی بەیانی بە هەردوو خاصەتەکەی هەیە ینی بۆ بەعزە کەس خراپە بیخوا لەبەرەوەی بێتەوە زیادبوونی کێش و لە هەمان کاتا بۆ هەندێک کەس کەوا زۆر ئیش و کارە کاتمانە زۆر باشەمانە. حەزمە کرد پێشتر فکرێک بەمە لەبارەی نانی بەیانی یعنی چی و هەروەها لە مێژووکەی چێمون. طبعا بە ئینگلیزی برێک فاستی پێڵن بە ئینگلیزی ئەگەر بزانین واتە دوو کەلیمە برێک یعنی شکاندنی فاس یعنی ڕۆژوو بوون. بزڵ توکایە چۆن ڕۆژوو ئەشکێنی چکو بۆ تۆ فترێکی زۆر بەلایکی 8-9 ساعت جا هەندە جار 10 ساعت بۆ 2 ساعت نانی نەخواردەوە مەسەن لە 2 ساعت 7-8 کۆن جامە لە بەیانیە یەی ڕێک ڕۆژووبوونەکەت ئەشکێنی بە نانی بەیانی ئەو بۆی پێڵن ڕۆژوو شکاندن وەکو لە ناوە ئینگلیزەکەی ئەمانەیە. طبعا زۆر لە مێژووی کۆنان نەبووە نهاییەن کۆن زۆربەی کاتی یەک ژەم یا دوو ژەم هەم بووە زۆربەی خەڵکی هەژار لە کاتی کۆنانی حتا تا نزیک سەدەکان ناوەڕاست نانی بەیانی هەر نەبوو نهاییەن
دوو ژەمیان خواردووە ژەمی یەکەم زۆرتر بریتی وە لە ژەمێکی بەیانیەکی درەنگ لە بینی نیوەڕا خۆمان بە کوردی پێڵن چێشتەنگا مەسەن لە بین 11 کابرا ئیشی کردووە لەو کاتا لەبەرەوەی ئیش و کارەکان زۆر بوو قرس بۆمانە ژەمێکی کەمیان ناوینەتێ ئەگەم لە حەزە بکە ئێمە بە کرێکاری پێڵن نانە درۆزن ئەگەر بزانێت شتە اینجا لەگەڵیشان ژەمێکی ئێوارەیان خواردووە ئیتر نانی بەیانی نەبووە چکە ژەمی ئێوارەیان خواردووان کە وەختی خۆی ئەم شتانە نەبوو خەڵک زوو نووسۆ و کاربا و شتوانە بۆمانە ئەمە زۆرتر لە سەدەکانی ناوەڕاستە و زۆر دەوڵەمەندەکان و لۆردەکانی ناو ئەوروپامانە پارەی زۆریان هەبوومانە هەستیان کردەوە حەزەکەن ژەمێکی کە داهێن بخەن ناو خواردنەکانەوە کە بچێت لە ژەمی بەیانیان بەبەرەوە ژەمی بەیانیان قرس کرد و حتا بڕێکی زۆر لە چاوری و گۆشتەوات و شتیان هێنا لە ناو ئینەکەمانە سێرمان کرد لەگەڵ نانی بەیانیە و لەگەڵ ژەمی لەگەڵ عەفو هاتنی ینی سەدەی پیشەسازی لە دوای 1970مانەوە سێمان کرد بڕێکی زۆر خەڵق قڵەوبوونی بەخۆی بینیمانە لەبەرەوە سەبەکانی چییە؟ سەبەکانی ئەوەیەکەوە نانی بەیانی بۆ یەکێک گونجاوە جارە پێش هەموو شتێک لە دوای ساعت 7:00 دوای نانخواردنی ئەوە هیچ نەخوات چونکە گەرم لە حەزە بکەیت تۆ جاری وایە ساعت 1 و 2 شەوە نوویتمانم زۆر کەسێک تا 1 و 2 شەو هەردەمێجوڵت یعنی ملا حەزە بکە گوڵە بڕۆژە خوا چەند ساعتە خوا میوە خوامانە باش تو چۆن نانت پێ ئەخورێت وایەوە 7 ساعت نستوی تو هەڵساوی ساعت 7:00 بەیانی ئەگەر ئیشی هەبێت هەر بە هیچ شێوە شەهێت نابامانە ئەمانە نانی بەیانی کێشەکە چیە لێرە نانی بەیانی ئینسان دائیمەن ئەو خواردنێک کە ئەیخوا بەلای کەمێژگەری مرۆڤ پێویستی بە 12 ساعات هەیە بۆ ئەی پرۆسس و میتابۆلیزمی هەموو ئەو سێ پێکاتە خۆراکی بکە کە بچێت لە کاربۆهیدرێت و پرۆتین و چێوریەکان ئێمە مەجالی نادەین ینی مەسەلمان لەبەرەوەی کە تو ساعت تا 2 هەردەمە جوڵاو نانخوارد لە حوتی بەیانی هەڵسی ینی لە بینی 2 و 7 هەرمی 5 ساعتە چی خواردنی چی ئەخۆتە جارێکە ئۆڕەدی تو هەر یعنی جگەری فولە لە چەوری و لە هەموو میتابۆڵایتەکان کە بتوان هێشتا هیچی ئەوکە نیوەی هەرس نەکردەوە مەسەلمانەوە یاخۆ مەتاوەزم نەکردەوە بەڵام لە ڕوویەکی ترەوە بۆنمونە ئەگەر شخصێک بۆنمونە ئیشکەر بێت ئەگەر شخصێک مەسەن لە ڕووی جەسەدی و مەسەن بەیانان هەیە کرێکاریەکە هەیە ئیشێکی قورسەکە هەیە مۆزەفێکی ئاوانی ئەوکو دانیشتنی مەسەن مەکتەبی ئێمە دانیشتی مەکتەبی یعنی مەسەن هیچ ئیشێکی قورسی ناکەین بەڵام هەیە نا بەعەکسەوە مەسەن کرێکارێکی زۆر گەورەی دارتاشە مەسەن بۆ ئاسنگەرە ئیشێکی زۆر قورسەکەمانە بەڵێ بە شەرتێک کە بێت 10 ساعت لە دوای ساعت 7:00 هیچی نەخواردومانە کە بەیانیان ساڵەسێت بڕێکی باش کاربۆهیدرێتی پێویستاویش کاربۆهیدرێتی بە سوود لەبەر توانین دای بێنە سەر ئەو خواردنانێکی پێویستە بەڵام کاکتۆر زۆر جار باز لەوە دەکرێت کە نانی بەیانی ئەگەر نەخورێت زیانێکی زۆری هەیە بە تایبەت بۆ مێش ئەمە زیاتر بۆ مناڵانش لەم حاڵەتە ئێمە چی بکەین؟ بەڵێ طبعا ئەمە قسەیەکە زۆر دوورە لە ڕاستیەوە طبعا ئەمە هەر بە ئینگلیزی پێڵم مث یعنی وەکۆڵەی ئەفسانە مجموعێکی زۆرمان هەیە قوربان لەو شتانە کە ئەفسانە بوون مەسەڵەن وانە ئەنوو ئەگەر بۆن منن زوو نان نەخۆی کەم خۆری دایم خۆر ئەنوو ئەگەرەوە نەوکەی وەزع خراپە بێت دەرکەوتە هەرچی نەخۆشەکە زۆربەی نەخۆشەکان بەهۆی ئەوەیە کە زوو خواردن و کەم خواردن بەعکسەوە باشترین نەمەتی خواردن ئەوەیە کە زۆر بخۆی لە یەک ژەمی بەس درەنگ خواردن واتە زۆر خواردن و درەنگ خواردن لەبەرەوە یەکێ لەو ئەفسانانە ئەو کە نانی بەیانی نەخۆی لەوانە تووشی هێن بیت مەسەن بۆن تووشی لە بیرچوونەوە بیت تووشی مەسەن بۆن ئەڵزایمەر بێت ئەنوە ئاشکاڵەش لەوەمانە هیچی ڕاست نەمڕمانە حتا زۆر لە نێوەندە طبیەکان و یاخود نێوەندە پزیشکیەکانە شتی زۆرمانە خوێن کەوا مەسەن بۆنمونە ئەومان نزانی مەسەن شتێکی وایە بەس لە زانستی تازە و لە توێژینەوەی تازە دەرکەوە شتانە هەمووی ڕاست نییە مەسەن بۆنمونە دکتۆر ئێستا کە مەکتەب کراوەتەوە بەیانیان بە زۆر مناڵەکە دەبێت شتی بدەینێ بیخوام جا بڕا بۆ مەکتەب شەویش کاخوێ ناڵێنەر پەرداخەشیر با بخوا یعنی ئەمە ڕێنمایی تەنانە زۆر جار بۆ نمونە مامۆستا و دکتۆرەکان لەوێ ڕێزم بەشێکیان و دەڵێ دەخەوێت شتێکی بەرێ بەیانیان بەبێ نامچاوی نێرە بۆ مەکتەب نەوەک ببورێتەوە لە ڕێی مەکتەبەوە ئەمەی کەوتراوە چی؟ ڕاست طبعا بۆی هەمە حەزەکەین وکۆڵێ دائیمەن بۆی بتوانین بڕۆتە ناو شتێکەوە بە میکانیزمی شتەکە فێر بی و اینجا دوای توانی قسەی سەرکەوتنەوە لەشی مرۆڤ بە هەرچی یا قیاسات هەیە لە ڕۆژێکە بەپێی ئەو خواردنێک ئێمە کۆمەلگای ئێمە ئەیخۆین بەرگەی ژەمێک بۆ ژەمونیوە زیاتر ناگرێمانە یعنی ئەگەر بە سەراحەت پێتەڵم هەموو کەسێکی لە ئێمە ئیسە بۆن منە کە نیوەڕان نانێک خۆین یا لە بازاڕی مەسەن لە کۆمەلگای کوردەواری ئێمە کە خەڵک ڕاتە بازاڕەوە بەسەن بۆن قۆزێکە خۆ قۆزی بریتێ لە چی بریتێ لە پارچەی گۆشتی گەورە بە چەوریەکی زۆری ناتەندروستەوە بە برنجێکی زۆرەوە بە دوو نان و بە ماستا و بە نازانم چێمانە ئەگەر منە حەزە بکەی ئەو یعنی هینێکی مکۆڵی قیاساتێکی بەسیتی ئەو ئینەم کردن نزیک 2500 کیلو کالۆریە 2500 کیلو کالۆری بۆ جەناب فولی زیاد بۆ منیش تاو ئەگەر یعنی ئەو قۆزەی بازار بخۆی 24 دانە سەعات کافیە بۆ لەشی تۆ
لقيت تو بلام هم عصرنا نخويت وهم يارنا نخويت وهم شغل شرسات أخوي هم بيان هالصي يعني زور بوي ما توشي كش قلبي بينهم لبروا بيويستا هم بري أو خواردن كإخوان بيويستا أجمل ليبي ولا هم كاتا أجمل كاتا كاني بي شو خواردني شو عفو بيشرب بابر مسالي هر جاري كتون نان أخويت أبته هوي تازي هرمون كذا هرمون إنسولين فهم ما نزاني باش هيك قشتي هرمون إنسولين يحكي له شهر هرمون كان لا شو مربع هر شيء زربي يعني ذات له بينصت كاري مثلا بو نفس جل شو مربع هي بدنا جوروي شكر بناو خانه كان بدنا جوروي امينو اسيد ياخذ بروتين بناو خانه كان بدنا جوروي تشوريه تيركان وتشوريه ناتيركان بناو خانه كان بدنا جوروي حتى وقوه التنقلات كان زكانش بناو خانه كان مثلا او انا شريك خامانه هر جاري كتونا انا خوي تيزي هرمون انسولين دي بشلو بشان اگر بشوي كم عادتي به مثلا انا زور نورماله ابيته هو يدروز بوني لا شو ماسك كزور بو اما بيته هو كشيء زوزو جورا ابيته هو برينار بوني بورا كان خان والانجام همو زور بين خوش دريش خانه كان الانجام شيء بسبب الانجام زياد بوني هرمون انسولين بشوي كي دريش خاين يعني برج دروج درناك والانجام كزور ام هرمون دردرا باشا كلا زور بي سبكي بريتل زوزو خواردن وخراب خواردن باشا ولا جزر خواردن هر سشتك زوزو خواردن يعني هو كزوزو هر چنه كم خوي كشنيه هر زور خرابه زوزو نام خويت دوم زور خواردن لو وجبك كزور خويت بهمان شو زورت تزي هرمون كدري وسيم بريتل زور خراب خواردن لا او خوراكاني كهمي وكم شربتا او غاز يكانو او شتاني كربوهيدراتي بالراون ابيتو هو لانجامي امام مجموعه كي زور لهوكرن رودا هوكرنيش سببي في هم دراسات سبب زور بي زور نخوشكاني بوركاني دول نخوشكاني جگر نخوشكاني دماغ هم امانه لبروا بو منال كيس باس كردو امانه ايش لغورتين ونكبو منال بو هم كسك بيك قاعده عام خرابتين شد بريتلا خارني شو للري فصل جيو انسان ليش مرف بدو مرحله الرو دائما مرحله كان كبي وثلاث مثلا بون مرحله سيمباثاويه يعني للروجا كبي مروف لنا مشكيه ساعاتي كي بيولوجي هي بتصير قاعدين نردن او ساعات بيولوجي اگر بون مروف بخينا ناو جوري كي تاريكو بما يك حفته تو هر نازاني كيني والرويه كي عصر كيش مغربا بس مش تزاني كي عصر كيش شو كي نازن واتو برسياري زور جاردكن ضل شو بيخو معيده تو زاني شو يا روش والله زاني قربان باشا ولانجامي امال الرويم لشو انسان كدروز وبشنا هزارها صال وميكانيزم كي تصميم بو كبريتي لو يقال الروجا باشا تشيبكات ايشو كارو حركه بكات وستريس وراو كردني حيوانات وبس يكون كنش انسان لو دروز بو مره نك ام انسان يساوي دانشتو سلاجي لبردستايو او ايكيتو حمو دقيق حزقي دبغ بنام مروف يكون بحفتق الراو بدا اسكي كتاب بتوان يعني خوي وعائله كاين نمر اللي برسها اللي سرقوا اساسي ما تصميم بوين نقل لسر اساسي زور كم خواردن ودرنج خواردن بەڵام کە الله نەگەر بەیانیان نان نەخۆی نیوەڕوانە و کاتە زۆرە پێ ئەوخرێت و ئەمە ژەبێتەوە کارێکی قەڵەوی دیسان ئەم وتەیەشیان داناوە تۆ بەس دەبرێت کە نانی بەیانی بخورێ هەر کەسێک ئەوانەی کە نانی بەیانی ئەخۆن دەوترێت کە عادەتەن نیوەڕۆ ناتوانن نانی زۆر بخۆن ئەمەش يعني شوازن باش ورقاكي تندرسته بله اگر نان خواردنێکی نیو بانی طبیعی بخۆی کەوا بەس بە شەرتی ئیش و کارێکی قورس هەبێ مانە نابێتەوە و ئەگەر ئەو خواردنانەشی کە ئەی خۆی لە بەیانیانە بریتی نەبێت مثلا من لە شەربەتاوە مثلا ئێمە زۆر بمان کە ئەڵێن نانی بەیانی چی خۆین شەربەتی پرتەقاڵ کە لە ساحە ئەتوانم بڵم لە ساحە زۆربەی زۆری کالۆریەکەی هەمووی بریتە لە شەکراوێکی زۆری نەمانە ماس لەگەڵ پەنیرە کە زۆری لاکتۆزە مثلا هەمووی زۆربەی شیرە چونمە فکرێکی غەڵەتمان تێگەشتون لە شیرەمەنیەکان نەزانن شیرەمەنی یعنی پرۆتینە و ماسوکانمان زلەکاونە مثلا بۆ شیر لە ساحە حەفتا و حەوتی شەکرە لە ساحە حەوتی پرۆتین وڵی دکتۆر وا تێگەشتوین ماست و شیر و ئەمانەیانی بەیانیان نانی بەیانی هەرکەو جا هەر بۆ بۆنێشەوە دکتۆر فیچەرێکمان هەیە کارکارانمان بۆی ئامادە کردوین با سێری ئەو فیچەرە بکەین کە لەسەر ماستی کوردیە دواتر دێنەوە قسە لەسەر بابەتەکە دەکەین ئازیزان دەچینە لای فیچەرێک لەسەر ماستی کوردی بە تایبەتی لە چاخانەکان بەگشتی و لە کۆمەڵگەی ئەمەشدا بەیانیان زیاتر تەشجیع دەکەین بۆی کە ماست بخۆین با پێکەوە بینێریەوە فیچەرە بین.
ايام الاستالي 1900 وليرين باكم كان يكري وليرة مثل اشتاو من الدواي انه كانوا هم دائمين ليرة منو الريبوالي برامو تقريبا بالسبرة كاغا كرم 25 صالة لقل معناها ليرة يجي غينو الشاخانة مانية ماس مانية قيماق مانية امشتانة مانية فيش تلا ستا صالي انه كان يم يكدو كامو دواي دوكاني كمان خاصة شنو كمان فراوان تقدر تعمل ماكر اوقات بس ماس مان هو يستبنا ماس وقيماق وبنير ويكو امشتانة ما هم بدك مان هي لخالة جارة خوي خلق عام حسيد اخواتني بيعني انا خواردني بيعني انا بلاقي بعد ذكر وزوج خاصة خلق سليماني الزور بمان هي بس بيعني انا اخوهم يعني بيعني نيورو يعني سوى وياتو خلق بويم ريجيم وبويم بوباريزينو يا وران كم ترنا انا اخو بيعني زيادة اهتمام بخواردنا قاعد لا والله بغيت بس هاي بلا ما بس خلق ذاتي ماستقية ما معي ماست كل ماستي باش مان هي خلق ذاتي حزيدة ماستقية بتايبتي مهاوينو بارم تد موسمي غير معايا زيادة خلق حزيدة بلا ماستا زور ما مويه دراوسة دكان تاعي خلق شري تاعي خلق يدوري تاعي يعني تاعي لخانة قهوة إما اللي راني إلى جادي كهوة إلى جادي مولوية ويا جايبان لمنطقة صناعية شو خلق ما مويه خلق بخبي خواردنا جاي حزيدة خواردنا كبير تو حزيدة اشتبه شيء خوي إما بلن نو قيستري يعني بلن تو جادو عماني بس ده شاخ وش عقشتيا خلق هذي هذي بعد كسمان هي مالين روتيه كازر قال والله لا خلقي زيادة العرب حال ماس مان هبويا كم جا بس ماس هبو داي قيماق مان هنا داي زبانير ولور أمتنا مان هنا كعمة بس قيمة أخوي شيء كشغلة كاغا حما جام خير بس تسا يشكرني يستزوط خوش لك تاوسا كارا ثاني تر هي مثلا قافي سفري هي تغان همي سفريه جاران قافي شو شهب وابو شوردايا مزميدا او دانا تمشي او دانا جامعه او خلق دابنا يسو ثاني نماوا وكيل قالوا مش تقان اسان تريكا خوش تريكا بس قالوا تعمل زاد في خويا هربوا زوري بي خلطي كيب ولا يا اما هرب ماسك كمان بعد ماسك يخوشوا ركبك بنا ولا كرديه في باش ما بو معملي قومان هي اساس زوري شلون هي مصلحه بقى معمل بقى بس اما الاخوه بس معملي قومان شن صالوا لك قديم او معملي انا ما نهر معه هموش تلقى ما فهم عليه والله الاخوه بس زاروا بي خلق بس خلقش شلون كيس خلق بالك حامل يسروا معناه ما يقول مستقي بدلوا خوش ابوي ناخموش شو لقى هي ونعلم شلون هي بس كسر تايبات من ديك خوي هي ودستاوي شي خوي هي بقول لك لا والله بغيت بس هاي بلا ما والله الأخوة زي بدلهم في خوشو في خومانو بيمنتو إصلاحات مان لك دول مان لك خواتو لأخوة زي فيها تينا باو فينا تاسيش مجنا ما تمنا لقانيش ما خديش يمن شغل ما زور خوشة بقوم شغل زور خوشة لبلا بيك ما ميشان ناس لهم يعني حسب بيدلهم ويش شيء ناس أنت ما زمان تابو تواني حتى أبو تواني مش عارفين ونش ما تواني ما تعمل ظروف تاسيش لمش منانية
لا والله بس مزاج هيبقى ده مكان دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان دڵنیام زۆرینەتان بەیانیان خواستان لەسەر ماستی کوردی هەیە با بزانین ئایا بەگشتی ماست وە شیرەمەنیەکان لە بەیانیانە دەبێت چۆن بخورێن چەند بخورێن دەچینەوە لای میوانەکەمان بەڕێز دکتۆر زانا دکتۆر گیان دووبارە سپاس بەیانیان ئێمە عادەتەن ماست شیر پەنیر هێلکە ئەمانە زیاتر بەکاردێنین بالضبط دەکرێت هەمویان لەسەر سفرە بن و عادەتەن مناقەشەیەکیش هەیە کوردی یاخۆت ئەوەی کە هی شەریکەیە و دێتە سەر سفرەکەمان کامیان باشترە بتأكيدية وهيج يعني كس ناتوانە دوو کەس نییە اختلاف کا لەسەر ئەوەی کەەوە ئەگەر بێت و مەسلحەیە کوردی بتأكيدی کوردەکە باشترە مەسلحە قزمانەوەی کە بڕوا بەناو پرۆسسکردنی معمەلیە و موادی حافظەی تێکن و جۆرێکی شماری ئایا ئەو بلامانە ئەو مانگایە بەشەوە هۆرمۆنات بەخێوکراوە زۆربەی زۆری ئەوی لە ناو چڵکانە دەرزی هۆرمۆنی ئیسترۆجینی لێ دەنگەم لە حەزە بکەی ئەو مانگای بۆیە گەورە ئەبێومانە و لە ئەنجام ماچێتە ناو شیرەکەشەوە بۆیە شیرەمەنی بە شێوەیەکی گشتی زۆر کاریگەری خراپی هەیە زۆر لەسەر ڕزمی هۆرمۆنی ناو لەشی مرۆڤ یعنی تێکێدا مثلا لە ئافرەتانە زۆربەی مشکلە ئافرەت یعنی ئەگەر بێت و بۆ ئافرەتێک کە زۆربەی کێشە تەندروستەکانی ژنانەی هەیە کە دائیمەن جاریان هەموو ماڵیان ڕوا بەلای دکتۆری ژنان ئەگەر بێت و شیرەمەنی لابەی لە هەموو خۆراکانە زۆر تەسیراتی شاکێ زیبکەت نامێنێ مون دروست ناکات قژڕوتانەوە نازام چی مەشاکلی پێست مەشاکلی عادە و سوڕی مانگانە ئەمانە هەمووی مەشاکلی گەورە مەشاکلی مناڵ نەبوون مەسەڵمانە دەبێت دیسڕاپتەرە ئەو کۆڵە هۆرمۆن دیسڕاپتەر ئەو ئیسترۆجینە زۆری کە لە ناو هەندێک لە شیر و شیرەمەنیەکانە هەیە کە بە شێوەی هۆرمۆنی ئەیدێن لە مانگەکە چێتە ناو شیرەکانیش و لەگەڵ بەهەمان حتا لە گۆشتەکانیشی ئەمانە دروستە بێمانە بەرەو بەڵێ ئەگەر هەتا چەندە مانگەکە بە شێوەیەکی تەندروست بەخێوکراوێ بە شێوەیەکی وەکۆڵی بایۆ یعنی بایۆلۆجی بەخێوکراوێت تا ئەوەی کە مانگایە کە زۆر مەسلحە بێ هەروەکو چۆن گۆشت ئەمانە ئەوە باشترە بەڵام ئەگەر بینە سەر پێکهاتەکانیان لە ڕووی کالۆریەوە هەمان شت دووبارە ئەبێتەوەمان ئەگەر تۆ شخصێکی کێشت نییە ئەگەر کێشت نییە ئیش زۆر ئەەکەی ڕۆژان دو سێ ساعت ئەچیتە قاع و وەرزشەکەیت ئیشەکەت زۆر جوڵە و حرەکەیت هەیە زۆر تەبیعی بەیانی بخۆ و هەندێکش لە زۆر ئینەکان نا ینی دائیمەن کاربۆهایدرێتی کەمتر خۆی قەڵاو نەبیتەوەمانە مەسەن بۆ منە توانی سەرچێژی ماسەکان بخۆی چاوریەکی مەسەن قایماق هەندێک جار توانی بخۆی و هەندێک کاربۆهایدرێتی تەندروستیش خۆ مەسەن کەمێک مەسەن بۆ منە ئەگەر بڕەکەی تهدید کەی کەمێ لە هەنگوین بخۆ لەگەڵ یا مەسەن زۆر خۆشە و ئەگەریش زۆر حەزە لێکە توانی مەسەن بۆ منە یەکێ لە نانە زۆر وەکۆڵی ڕیشەڵاوی زۆرەکان بخۆی مەسەن بۆ نانی کەپەکە نانی جۆیە مەسەن هەندێک لەوانە زۆر ناهاویشەمانە ئەمە بۆ شخصێک کە بتوانێت و باسمان کە بتوانێت سەرفی کاڵ تااقەچکو بۆ کاربۆهایدرێت زۆربەی زۆر ناو ماسوکانش گەرەکمانایە و زۆربەی زۆری سەرفەکرد بە جوڵە و حرەکەی ماسوکانمان واتە باشترین خۆراک بۆ مناڵەکان بەیانیان دەنێرین بۆ مەکتەب ئەم شیرەمەنیار هەیە لە بەرەوەی تانی وەڕۆ مناڵ دەجوڵێت ڕاکە لە مەکتەبە ئەمە شتێکی باشە بیدەینێ بەڵێ شیرەمەنیەکان بەس بە شەکتێ زۆر نا ئەگەر مناڵەکەشت بەرەو ڕووی قەڵەو بوون ڕۆشت نابێمانە باشترین شت بەڕێی من بۆ مناڵ بەیانیان بریتە لە هێلکە هێلکە شتێکی زۆر چاکە چۆرێکی زۆر تەندروستیتە ئەو پرۆتینیت کە تایەتی بەڵێ هەردوو شێوازەکە ئەتوانی بە سوورکراوی بێتی بەس بەشێتی بڕۆنی تەندروست بیریتێ بڕۆنی تەندروست بریتێ لە چیوەکو کەرەی کوردی و ڕۆنی خۆمانە و ئەو ڕۆنانی کە پرۆسس ناکراون لە ڕووی معمەلی ئەومانە ئەمانە ئەتوانی هەندێک لە شیرەمەنیەکانی بێتی وەلو زۆربەی دراسات و توێژینەکان شیر بەعام شیرەمەنی بۆ مەرحلەیەکی عمری مناڵ کراوە دائیمەن زۆربەی خەڵک زۆربەی زۆری ئەغلبێتی خەڵکە گەشتە مەرحلەیەکی باڵغبوونەوەمانە ئیتر زۆربەی کات ئەو پرۆتینی کە لە ناو شیرە هەیە وەکو کەیسین مەسەلمانە کاریگەری هەوکردنی زۆری هەیە لەسەر بۆرەکانی ڕیخۆڵەکانمان و ناو گەدەومانمان
لەبەرەوە بە شێوەیەکی گشتی من ناگەشتمەوە مازوع بەس هەندێک دراساتی هەر بە هیچ شێوەیەکەڵە بە هیچ شێوە شیرەمەنی هەر واز لێ بەیانیان چی بخوا ئەوەی کە ماست دەگەر نەخوا بە تایبەت بە تەمەنەکان واستە مناڵەکان بێنەوەی کە تەمەنیان مناڵ بیرێ وتمان باشە کێشەمانەوەە ئێمەمانان ئێمە خواردێک تەندروست من بۆ منە خۆم شەمە چیە خۆم بەیانیان مەسەر ئەگەر نانی بەیانی بخۆم بەس نانی بەیان ناخۆم بەس ئەگەر بخۆم هێلکە خۆم بەسوکردنەوە بە ڕۆنی تەندروستەوە مەسەن ڕاشی یەکەم کە ڕۆنی تەندروستە ڕۆنی کونجێ بەسەریا لەگەڵ زەڵاتەکانە و تەماتە و کەرەرم و کاهوو ئامشتانە و زەیتون و ئامشتانێکم و هەروها گوێز و هەندێک لە مەسەنینەکان مەسەن چرەساتە بە سوودەکان مەسەن گوێز بادەم مەسەن ئەم شتانێک ئەتوانی کەیتە ناویەوە و لە هەمان کات شەوکو پێم وتی ئەتوانی هەندێک ببێنن ئەتوانیش من ئەوەی نیم لە نانە بەس ئەشتوانی تۆزێک مەسەن نانی کەپەک نانی جۆ مەسەن نانی شۆفان هەندێکیانەمان بەکاربێنی بەس بڕەکەی تەحدید کرد ئەوەیە ئێمە بۆن منە گەورەترین کێشەمان سە زۆربەی منە اون کەسانێکیان بۆ کلینیکە لام کە سەیرەکەم شەکر ئەتوانێت تەرکا و ساردی ئەتوانێت تەرکا زۆربەی ئەو خواردنا تەندروستان کێنە سەر ماسی تاڵکا برا ئەوسەیت مێشکڵ دکتۆر تاڵ من ناتوانم یعنی کە وتی ماستەرکە خۆت زانیان لە مجتەمەعی ئەمە ماسیانی چی خەڵ غەڵەت تێگەشتووە وەزانێتە یعنی مەسەن بۆ من جانش یەک قاپی گەورە ماست خوا هەیە 1 کیلۆ خوا لە یەک ژەمی بەیانیانە بە 3 نانی گەورەوە ئی باشە تو ئەم هەموو شەکرەکەیتە ناو لەشتەوە اینجا کاتی نانی بەیانی خەتەرترین کاتە بۆچی بۆ کۆبوونەوەی چاوری لەشی مرۆڤ بۆ لەبەرەوەی لە کاتی مەسەن دوای ساعت 7 تۆ نانێ نەخواردن باشە لەش بە تەواوەتی شکری خوێنە بە تەواوەتی دابەزیوەتە مستەوایەکەوە هۆرمۆنی ئینسۆلین لە کەمترین ڕادایە لە ناو لەشی مرۆڤ خانەکان حساستر بوون بەرامبەر هۆرمۆنی ئینسۆلین لەبەرەوە هەر کاتێک کە کاربۆهایدرێت خوا خاصن نانی بەیانیە زیاتر دەرگای خانەکانت ئەکرێتەوە بەڕووی هۆرمۆنی ئینسۆلینە و هەرچی چاوریێکی تیا بە چاوریەکەش ڕاتە ژوورەوە لەگەڵیە بینەما ئەگەر چاوری تەندروستی خوارد بەس کاربۆهایدرێت بە کەمی یان نەتخوارد باشە نابێتە هۆی هۆرمۆنی تێزەی هۆرمۆنی ئینسۆلین لەبەرەوە دەرگاکان زۆر بە کەمی ئەکرێنەوە ئەو چاوری زۆربەی ناڕۆتە ناو شوێنی خۆیمانە لەبەرەوە توانی بیخۆیت وەکو پێم وتی دوو لایەنەیە ئەگەر تو ئەزانی ئیش و کار زۆرە بەس بە شێوەیەکی کەمی و بە مامناوەندی بەڵام ئەگەر زانی کێشت هەیە بڕائیم باشترین شتە نانی بەیانی نەخۆیت نانی بەیانی کە نەخۆیت ئەو کاتە لە دوای سەعات 8 شەوە بۆ نمونە تاوە دەست لە خواردن هەڵگرتووە هەتا سەعات 12 نیوەڕۆ کە ژەمی یەکەمە دەست پێکا ئەمە 16 ساعت بۆ 8 ساعتەکە ئەمە 16 ساعتە بە تەواوەتی فترەیەکی باشی حەوانەوە ئەدەی بە جگەری مرۆڤ کە بە تەواوەتی هەرسێ بە هەرچی ئەو میتابۆلیزمانێکی لە سێتی بریت لە ئەمینۆ ئاسیدەکان و لەگەڵ مەسەن کاربۆهایدرێتەکان بە شێوەیەکی ئەو لەگەڵ چاوریەکانە کاوا بتوانێت میتابۆلایزی کا و ڕێککە و اینجا حاضر ئەبێ و ئامادە ئەبێ بۆ ژەمێکی کێت کە بیتێمانە بەڵام کات بشە لە ئێستایا زۆربەی خانەوادەکانی ویان لێ هاتووە نانی بەیانی و نیوەڕۆیان ئەکەنە یەکێک بۆ نمونە سەعات 11 هەڵە سێڵێ جار نانی بەیانی شەخۆم نانی نیوەڕۆ بەیانی بەیەکەوەی ئەم ڕێگایە چۆن زۆر خراپەویش نفسی شتەی سوادەینی ئێمانە لەبەرچی بەتەئکیدی نانی نەخواردو بۆ ئەبێ خراپ بێت ئەزانی بۆ عەفوو لەبەر چی خراپە لەبەرەوەی ئەکیدم بۆیە مەسەن کاڵی 10 ئەیکەی بە یەک نان لەبەرەوەی ئەکیدم ساعت 10 لەسن لەخەو بۆ لە ساعت 2 شەو نووسۆ لەخەو ئایا ئەمە ڕاستە وەکو پێم وتی بە هیچ شێوەیەک خەوی بەیانیان نابێتە هۆی خەوی شەو و بە دائیمەن گەورەترین و باشترین کات بۆ دابەزینی کێش باسی یەکێکم ئەگەر کێشێ بێت و باسمان کردمان ئەگەر یەکێک گەنجە کێشەی تەندروستی نییە ئیش زۆرەکە 2 ساعت لە قەعایاریەکە نا ئەمە کێشەی نییە پێم وتی هەرچەند حتا ئەگەر ماسیش خوا تا ڕادێک بەڵام باسی شخصێکن لە عمری ئێمەوەکە ئەمانەوە قەڵەو نەبینەوەمانە باشترین کات وەکوڵی کاتی ئاڵتونی بۆ دابەزینی بۆ سەرفکردنی چاوریەکان لەشی مرۆڤ بریتێ لە کاتی بەیانیان لەش زۆر بە تەواوەتی شەکری دابەزیوە لەش بە ناچاری ئەڕواتە سەر سووتانی چاوری وەکوچە سەر کیتۆسس باشە کیتۆس بریتێ لەو کیتۆنانی کە لە ناو چاوریەکان هەن باشە لەم کاتایە تو فولی ئەەکەیت لە کاربۆهایدرێت ئەمانە بەڵام ئەوەی کە تۆ باسێکەی مەسەلمان کابرا تا ساعت 2 شەو نەنووسەوە زۆر ناتەندروستەتەوانەمە یەک ساعت 11 بەیانی هەڵسێ لەخەو 11 بەیانی هەڵسێ هەم نانی بەیانی نیوەڕۆیەک خۆ هیچ وەکوڵ هیچ ئازایەتێکی نییە باشە دکتۆر هەندێک خەڵک بەیانیان وەرزش دەکەن ناوچوی بەیانی پێش وەرزشەکە بیکە بیخوایە دوای وەرزشەکە چونکە ڕەنگە وەرزشەکە بکە دوای دانیشێ دووبارەیە قاپ ماس و ئەمانش بخواتەوە بالضبط ئەگەر ئێوەی کێشی دابەزێ وەرزشەکە بکە بەسکی بەتاڵی و وەکوڵی بە ڕەژوبوونیە و ڕۆژووی علمی ئەگەر ئێوە کێشی دابەزێ اینجا دوایەوە بۆ زانیاریت زۆربەی کات ئەگە وەرزشێکی قورسکەیت شایەتە داخرێت ئەوە شتێکی حتا زانستیە مستحیلە کە وەرزشی سووک ئەەکەی بەڵێ وەرزشی سووکەی شایەت دەکرێتەوە بەس تۆ وەرە 1 ساعت بۆ من ڕاکردن کە لەن بەیانیانە بە تەواوەتی هیلاگوە نیوەی جارانە پێخورێت
بەڵێ شەهێد داخات وەرزشی قورس و لە هەمان کاتە بڕێکی زۆر لە چاوری ون ئەکەیت کەواتە باشە وەرزشی قورس بێت. بەڵام زۆربیان پیادەڕەویەکەن کاک دوکتۆر. بەڵێ ئەگەر پیادەڕەویش کەیتمانم باشە هەروە باشترەکەوە پێش ئەوەی یعنی بڵین یەکەم جار پیادەڕەوی وەرزشەکەی خوب بکەی بۆی بەتەواوی بڕێکی زۆر لە چاوری ون کەی چکە لەو کاتا شەکر نەماوە لە خوێنتا زۆر کەم بۆ تۆ لەشی بە ناچاری هەڵسێتە سەر سووتانی چاوری ومانە اینجا دوایی نانی بەیانی بخۆی بە شێوەیەکی گشتی ئەویش اعتماد دەکات سەر بڕی ئەو خواردنانەی کە خۆی هەیە. ئەگەر چاوری تەندروست بخۆی لە بڕەکان مەسەڵەن بۆ منە ئەو چاوری تەندروستانی کە توانی بخۆی مەسەڵەن بە هێلکەی سوورەکراو بۆ ڕۆنە تەندروستەکانەوە مەسەڵەن بۆ منە هەندێک لەسەر توێژی ماس ئەتوانی بخۆی تا ڕادەیەک زۆر لە ماسەکەینا گوێز و بادەم و ئەم شتانێکەوە کە زۆر تەندروستن ئەتوانی بخۆیت لە هەمان کاتە زەیتون ئەتوانی بخۆی ڕاشی ئەتوانیم کە بەسەر خواردنەکان تا و لەگەڵی بڕێک لە زەڵاتە و کە بڕێکی باش ڕیشاڵیتایە ئەمانە بەعکس و تێر دەکەن. زۆر باشە کاکتۆر. خواردن دەخۆین بە شوێنیا بیپسیەک دەخۆین بە شوێنیا شتێک دەخۆین سرکەی سێک دەخۆین بۆی کە ئەڵێن بە هەزمیکەین. ئەو هەموو خواردنەمان خواردووە کەواتە ئایا دروستە شتێکی تەندروستتر بخۆین بۆی کە با بڵێن هەزمیکەین؟ بەڵێ سرکەی سێ و لەگەڵ ئاوی لیمۆیسم بۆ زۆربەی زۆری نەخۆشەکانم یانێ لە زوو ئینسممانە سرکەی سێ و ینی دکتۆری نییە لەسەر ئەرزاکەوە بتوانێت ینی وەختەڵ اختلاف کارەوەی کەوا سرکەی سێ و چەنە سوودە تەندروستەکانیە سرکەی سێ و تەندروستی سوود تەندروستەکان یەکەم ئەنزامی AMPK بەرزەکاتەوە کە ئەو ئەنزایمێکەوە بۆ چۆریستان باشە شەکری خوێن کۆنتترۆڵەکات باشە یارمەتی دابەزینی چۆرەکانی وەکو کۆلسترۆڵەکان ئەدات باشە کۆنتترۆلی شەهێت دەکات حتا ڕینەکان و لە هەمان کاتە میتابۆلیزم سەریعەکە ئەمانە هەمووی سوودە تەندروستەکانی سرکەی سێون ئەگەریش تێکەڵاوی کێ لەگەڵ ئاوی لیمۆ ئاوی لیمۆش ستریک ئەسیدیتە ئەو ئەسیتیک ئەسیدیتە ئەم ستریک ئەسید ئەیش گورچەکان تەپارێزێ لە دروستبوونی بەرد و ئەمانە بۆرەکانی زراو تەپارێزێ و لە هەمان کاتدا بە هەمان شێوە میتابۆلیزم سەریعەکەمانە لەبەرەوە باشترین شتەوەی ئاوی لیمۆ و سرکەی سێ و بە یەک و هەردووکی تێکەڵاو بکەیت و هیچ کات و وەختێکی بۆ نییە بڵێ هەموو کات دەتوانێت بیخۆی و باشترین کات بۆ خواردن کە بەیانیانە بەسکی بەتاڵ بۆکۆڵێن بەسکی بەتاڵ کاتێکەوە وەرزشەکەیت ئاوی بۆ یەکی باسەکەم کەوا بێ کێشی داوەزە باس یەکێ ناکەین کەوا وتمان ڕاضیە و چاکە و کوجناب مەسەڵەن باڵای ڕێکپێک و هیچ کێشەیەکی نییە توانی وتم بەڵام بۆ ئەو کەسە باشترین کات بەیانیان بیخوا و لە هەمان کاتە پێش خەوتن ئەتوانێت ئاوی لیمۆ سرکەی سێ بخواتەوە. کاک زۆر ئەی بۆ کەسانی کە زۆر کەسمان هەیە کە نان نەخوا شکری داوەزێتون ئەتیەکسەر زۆر کەسمانەیە کاڵە بەیانیان ئەگەر بێت و نان نەخۆم ناتوانم تانی وەڕەخۆم بگرم ینی دەست و قاچ و هەموو جانی ئەلەرزی ئەمانە ئەبێ چی بکەن؟ قوربان ئەگەر بێت و شخصەکە خۆی دوو حاڵەتمانەیە پێوتەیە کە شەکرەی هەیە یا پری دایبێتیکە پری دایبێتیک حاڵەتێکە پێش بوونی شەکرە خۆی شەکر بێتێ لە چی حەزگەم فکرێک لەبێ جەنابەت مەسەن خانەکانی لەشی مرۆڤ بە بڕێک ئینسولین تێزەدانی دەرگاکان نەکەنەوە بۆ ڕۆشنەژوورەوەی ئەو نیوترنتانە وەکو مەسەن ئەمینۆ ئاسیدەکان لەگەڵ گلوکۆزە ئەگەر زۆر بوو زوو لە ئەنجامی زوو خواردنەمانە لە ئەنجامە هەستیاری نامێنە بەرامبەر خانەکە وەکوای من بێن بۆ ماڵی ئێوە هەموو ڕۆژ سەعات 12 تاقەبە لە دەرگا لە ڕۆژی یەکەم لە ڕۆژی دوم وای لێ لە دوای 5-6 مانگ ئیتر زۆر کۆڵی ئەو کەسە چارەی تاڵە بێ لای ئەو شخصە بە هەمان شێوە دەرگای ئینسۆلین دەرگاکانی دائەخرێ خانەکان بەرامبەر هۆرمۆن ئینسۆلین ئەمەی کە پێوترێ وەکۆڵی بەرگەی دژ بە ئینسۆلین نەخۆ ئینسۆلین ڕزستانت هەڵگەشتە ئەو مەرحەلەوە بەڵێ ئەتوانین بە شێوەیەکی تەدریجی ژەمەکانی لێکەم بکەینەوەمانە بەڵام ئەگەر شخصێکی عادی بوو نۆرمەڵ بوو کێشەی نەبوو نە زۆر بە ئاسانە تەنها هەستی برسێتی ئەو شتانە هەمووی زۆرتر نەفسیە ئەگەر حاڵتەکە بەڵام ئەگەر شەکرەی هەبوو بەڵێ هەر ئەمەی کە کردمان بۆ شخصی عادی بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی تەدریجی مەسەڵەن کەسی شەکرەیە من لە بیدایەت تەجاربە 4 وەجبەی بەدانێن 4 وەجبە کەس قەت بە حیاتی تەندروست نییە بەڵام کابرای وایە شەکرەی هەیە 2-3 سەعات زیاتر نان نەخوا ئەکسەر شەکریداوە بەرەبەر وای لێکن کەین بە 3 وەجبە بەرەبەر خواردنەکانی کەمەکەینەوە لە ئەنجامە وای لێکین چەندەها نەخۆش شەکرمانە بووە کە ئێستا دوو ژەمی تەندروستە خوا و لەشی بەرگەی بەتەواتی بێزۆری بۆ لەبەری کە کەم نان خوارد و درەنگ نان خوارد ئەو هەستیاری ئەگەڕێتە بۆ خانەکان باشە وەکوای من درەنگ بێ ماڵی ئێوە زووش بڕم بە ماڵی ئەوان لای تۆ کە تەقەیم لە دەرگاکە زۆر بە هینێکی جوانەوە و کۆڵی پێشوازیم لێکەی بەس ئەمەە ڕۆشتوم ئەمەە تەقاوە دەرگای ئەو هەر دەرگاکەم لێ ناکات پێڵاوەکانی جێماوە بێزەبەت ئەبەو شێوەیە لە ئەنجامی لەشی مرۆڤش ئەوەیە هەتا درەنگ نان بخۆی و کەم نان بخۆی خانەکان زۆر هەستیارە بەرامبەر ئەو خۆراکەکەی خۆی و تێریشی دائیمەن هەتا زوو نان بخۆیت و دائیمە حتەنێک کەم نان بخۆی خانەکان داخراوە شەکری خوێن زۆر بەرزە بێتەوە
باشە لە ئەنجامی ئەوەی هۆرمۆن ئینسولین زۆر درێ بە سریعی ئەڕاتە ژوور و بناوخانەکان لە ئەنجاما شەکری خوێنەدابڵ کە شەکری خوێنەدابڵی چێوێت هەم برسیت ئەبێ و هەم دەسەکەیت و بەناو خواردن ئەم سایکڵە بەردەوامە بێ تێرە خۆی باشە فترەیەکە شەکر دابڵی هەم برسیتە بێ و هەم نانەخۆیتمانە ئەمە سایکڵەکە و کە لە ئەنجامەکەی چێبرتێ لە دروستبوونی شەکرە ئەگەر ئەم حاڵەتەیە زۆر بە هەندێک کەسەوانی کاتن لە عمران ئەبێ ئەمە بە شێوەیەکی تەدریجی و هەنگاو و بە کەمی تاوان لێ بکەیت و بێنە سەر ڕاستی بەداخەوە لە کۆمەلگای ئێمە کۆڵی ئەفسانەیەک هەیە لە زۆربەی خەڵکانی ئەتوانم بڵێن چونکەوانی کە من پرسیارم لێ پێمانە مەسەن بۆ خۆراکی تەندروستمان داناوە بۆ شخصێک هاتۆ دوای مانگێ زۆر وەزعی باش بووە وەزنی دابەزوی کەسەر زۆر تووشی دڵە ڕاوکێ بووە بۆ وەڵا دکتۆر زانی من وەکو جاران نانم پێ ناخورێ ئەتەن تووشی نەخۆشی بووم پێڵین دادەگیانە کاکەگیان ئێستا تەندروستیت ئینسانی تەندروستە لە ڕۆژێک کاشە ڕۆژکە جار و نیوێک کرد برسی بێ ئەو کەسە ناتەندروستیە کە هەموو دقی برسی بێ ئەوە نەخۆشیە ئەوە تێگا بەعکس ئەگەر تێر بێ و برسی نەبێ و نەخۆشی باشە کاکتۆر هەندێک زۆر بە کورتی لەوەی دەرفەتمان دەماوە هەندێک خەڵکێ سیستەمی لەشیان ڕاهێناوە مشکلی تەندروستیان نییە قەڵەویان نییە بەڵام ڕاهاتوە سێژەمەکە وەک خۆینان بخواابێ زۆرمانە پێویستەکە دەستکاری سیستەمی خۆراکی خۆیان بکەن کە ساڵانێکە ڕاتون لەسەر و بابەتە زۆر چاکە ئەوەی کە باسمان کرد زۆرتر لە مرحلەیەکی عمریە زۆر نەبیت خۆت زانیت هەتا چویتە دوای عمری 35 ساڵەوە هەموو بایۆلۆجیکەل فاکتەرەکان هەمووی دابەزێ و کۆڵێ مەیلانی تۆ بەرەو قەڵەوبوون زۆرتر بێ هەموو کەستا عمری 35 مەجالی تایە بەڵام دوای 35 تر وەکو بە کوردی خۆیانەڵێ ئایش خۆی هەر قەڵەوی خۆی این نییە ینی قسەکەم بەس کۆڵێ تعبیریە هینا نا بە ئاو قەڵەو نابی ئەگەر ئەم کەسە بەم شێوە بیکا بەڵێ سێژەمی تەبیعی خۆی خوا بەڵام بە تەنها یەک شتکە بۆ هەر سێژەمەکەی خوارد یەکەم تێر بخوا لە بینەکانی هیچ نەخوا تەنها ئەو شتانی کە بێ کالۆرین مەسەن ئاو قاو چاومانە و لە هەمان کاتدا محاولەکە کەمترین کاربۆهایدرێت بخوا لەو فترەیە کەمترین کاربۆهایدرێت یاخو کەمی کاتەوە ئەگە برنجی خوارد تۆزە کەم بخوا یا جار بیخوا مەسەن لە ژەمەکانیە نانی خوارد زۆر بە کەمی یا هەندێک هەر تەرکیەکان نەیخوا میوەی خوارد کە زۆر شیرینی و شەکراوی تایە مثلا من هەفتەی 2 جار میوە خۆم مەسەن بینما ئینسانی عادی هەیە لە یەک دانیشتنا مەسەن کیلۆ نیوە پرتقاڵ و سێوە خواتەوە بەم شێوە ژیانی تەندروستە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زانا ئەحمەد پسپۆڕی خۆراک و قەڵەوی زۆر سپاس بۆ ئامادەبوون بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست ناوەڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەکەین دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران بۆ وەرگرتنی هەوار و زانیاری و کار و چالێکەکانی سەرجەم شار و شارۆچەکان سەرەتاش دەچمە لای پەیامنێرمان سۆهێب لا پێنجوێنەوە لەگەڵماندا بێت سۆهێب سڵاوت لێبێ ئەم کاتت باش زانیاری و کار و چالاکی لای تۆ چی هەیە فەرموو بۆمان بخەیتەوە بەڵێن شەیدا خان سڵای خۆی گەورە لێ و لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت من ئێستا لە قەزای پێنجوێنم ئەمڕۆ لە قەزای پێنجوێن فستیڤاڵی پاییزی بۆ یەکەمین جارە لە قەزای پێنجوێنم فستیڤاڵە ڕێک دەخێ زیاتر بەرهەمەکان خۆماڵین لە ئێستادا وا نزیک دەبینەوە لە دەستپێکی فستیڤاڵەکە من ڕێخەرێکی ئەم فستیڤاڵم لەگەڵای دەمێت زانیاری زیاتر لە وەربگرم کار بەختێرە سڵاو لەبێ دەمێت بزانم ئامانج لە ڕێخستنی ئەم فستیڤاڵە لە قەزای پێنجوێن چییە؟ طبعا ئەمە یەکەمی جارە فستیڤاڵی پاییزی پێنجوێن بۆ بەرهەمە خۆراکی خۆماڵەکان لە پێنجوێن ڕێک دەخرێت ساز دەکرێت هەڵبەتە هەموو بەرهەمە خۆماڵەکانی تێدایە و کەلوپەلی دەستچنین پێشانگای وێنەی شتی لە قوتونراوی خۆماڵی هەڵبەتە ئامانجمان لەم فستیڤاڵەوەیە کە گرنگی بدەین بە بەرهەمە سروشتی خۆماڵیەکان بتوانین بازارسازیەک دروست بکەین کە بەڵێ و پیشانی هەموو لایەکی بدەین کە ئێمە ئەتوانین و تواناشمان هەیە و ئەوەندەش بەرهەمان هەیە خۆمان بژێنین و خاوەنی بەرهەمێکی تەندروستی بەدەمەهاتنی هاوڵاتیان بەگشتی چۆن بووە وهروە چەند کەپر لە ئێستادا هەیە زیاتر لە 100 کەپر ئامادەکراوە کەپرەکانیش با بڵێن هەر کەسەوە بەشدار بووە کەلوپەل و بەرهەمی خۆیەناوە و تێداناوە و ئێستا چاوەڕوانی کردنەوەی فستیڤاڵەکەن ڕاستە ئەمە یەکەم جارە لە پێنجوێنەمە دەکرێت ڕەنگە تۆزێک نامۆ بێ بۆ پێنجوێن بەڵام خەڵکێکی زۆر بە جۆش و خرۆشەوە بەڵێنیان داوە کە سەردان بکەن و بەشداری بکەن و پێشیان خۆشە و ئیشەکان زۆر پێجوان هەڵبەتە ئەمە ئاماژە بەوە بدەم فستیڤاڵەکە 2 ڕۆژ دەخایەنێت
بەیانێ لە کاتژمێر دەی بەیانی و تا دەی شەو بەردەوامە بێت بۆ ئەو کەسانی کە لە دوورن یاخود لە ڕۆژدا دەرفەتیانێ دەتوان لە شەودا سەردان وەکو ئاماژە و پێداوت و ئەمە یەکەمین فستیڤالە بەنیازی ئەوەن لە داهاتوان فستیڤالانە بەردەوام بێت و گرنگی زیاتری پێ بدرێ. بەڵێ بێگومان ئەمە دەستپێکە یەکەم هەنگاوە بۆی کە لە ساڵانی ئایندا بە شێوازێکی جوانتر و باشتر زیاتر لەمەی کە هەیە بتوانین فستیڤالە بەڕێوە ببین چونکە پێنجوێنیشی جیاوازینە لە شار و شارستەکانی تر خاوەنی بەرهەمێکی خۆماڵی خۆراکی زۆرە بۆیە بە پێویستی دەزانین فستیڤالە لە ساڵانی ئایندەش بەردەوامیە. بەڵێ سوپاس بۆ تۆ پاشکەمێکی کەم فستیڤالە دەکرێتەوە وەک ڕێخەرەکە ئاماژەی پێدا ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت یعنی سبەینش بەردەوام دەبێت هەتاکو کاتژمێر دەیشە و هەروە زیاتر و بەرهەمانە لێرن خۆماڵین بەرهەمی قەزای پێنجوێنی ینی سروشتین و جگە لە بەرەمە خۆماڵیەکان کاری خارمان و پێشەنگای وێنە لێرەدا کراوەتەوە. پێامنێرمان سوای محەممەد سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵازیزان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر گۆڕانکاری وەرزیەکان و پارێزگاریکردن لە پێستمان دیارە لە گۆڕانکاری وەرزەکاندا هەندێک هەستیاری هەندێک کەس هەستیارن بە مۆرزەوە تووشی هەندێک نەخۆشی پێستیا نەخۆشی کاتی پێست دەبن. لەسەرم بابەتەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر هێمن زەمان پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاریمان کردو. دکتۆر جامە خێر بێت. باش یاخۆڵە خێر بێت. گۆڕانکاری وەرزیەی دی هەندێک کەس هەن لەم کاتەیە ئەستیاریان هەیە بەرامبەر بە مۆرزە ئەو نەخۆشیە وەرزیانە کامانن کە لەم کاتەیە ئەگەری هەیە تووشمان ببن. سەبارەت بە گۆڕانکاری وەرزیەکان زیاتر تایبەت بە پێست پەیوەندی زیاتر بە گۆڕانی ڕادەی شێوە هەیە. هەروەکە زانین لە وەرزی پاییز و زستانە کەپلەکانی گەرما دابەزن ئەبێت هۆی کەمبوونەوەی ڕادەی شێ بە تایبەتی لە دەرەوە و بە پێچوانیشەوە لە ناو ماڵە لە برەوەی کە گەرمکەرەوە بەکارهێنرێت زۆترینیشی ئەو گەرمکەرانە بە جۆرێکن کە تەندروست نین بە شێوازێک کە بنە هۆی زیاتر کەمکردنەوەی ڕادێشێ لە ناو ماڵیشە. بە تایبەتیش ئەوەی کە عێراقێکێکە لە وڵاتانی کە ڕادێشێ براورد لەگەڵ وڵاتانی تررا ڕادێشێتی تایدا کەمە بۆ ئەو کەسانەی کە پێستیان وشکە گفتەکە لێرەوە دەست پێکات. لەگەڵ دەستپێکردنی وەرزی پاییز و زستانە گرفتەکانیان خراپتر ئەبێت پێستیان زیاتر وشکە بێتەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە ئەگزیمان هەیە ئەمانەی کە سەدەفیان هەیە ئەبێتە هۆی زیاتر ناڕەحەت بوونیان لەم حاڵەتەیە. هەروەها لە بەسەڵاتوانیشە بە تایبەتی لە دوای تەمەنی 40 ساڵیەوە فسیۆلۆجی پێست گۆڕانکاری بەسەرایەت وردە وردە بەرە وشک بوونەوە ئەڕواتان لەو کەسانشدا کە پێستیان پێشووتر چەور بووە وردە وردە وشکە بێتەوە و هەنێک لەو کەسانی کە پێشووتر هەرخۆیان پێستیان وشک بووە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە بە تایبەتی لە نزیکی 50 و بەرەو دواوە زۆر وشکە بێتەوە تووشی حاڵەتێکە من پێوتە زیرۆسس. ئەم زیرۆسە لەگەڵ هاتنی وەرزی پاییز و زستانە ئەم هەوا ساردە و ئەم جەوە ساردە کەمبوونەوەی ئەم ڕادەشەیە ئەبێتە هۆی زیاتر وشک بوونەوەی پێست شەقبوونی ورد لەسەر پێست دروستەکات وای لێ کات کەم کەسە ناڕەحەت بێتەوە تەنیا حاڵەتە کاتە ئەو ڕادەیە کە بە تایبەتی لە مناڵانی بچووکە کە ئێگزیمان هەیە خەویان تێکەچێت بڕووبیانیان زیاتر ئەبێت دایکەکە هەست ناکات کە ئەمە حاڵەتێکە بەڵام تەئسیرێکی زۆر زۆر لە ڕادە بەدەری هەیە لەسەر طبیعەت و ڕەفتاری مناڵیش. زۆر باش کاکتۆر بەس بەر لەوەی بچینە سەر چارەسەری چی بکەین چۆن پێستمان بپارێزین. زۆربەی پێستەکانی دانی زۆر کەسێک کە پێستی چەورە سەردانی پسپۆڕی پێستەکات پێی دەڵێ کە پێستی چەورە بەڵام دەبینی کە لەگەڵ هاتنی وەرزی سەرما پێستی وشکە بێتەوە ینی قڵیشە بێت لێوی بەتایبەت چۆن خۆمان لەمانە بپارێزین بەر لەوەی بچینە سەر چارەسەری. وەکو خۆپاراستنەکان یەکە لەو شتانەیە کە من باسم کرد هۆکارەکانی گەرمکردنەوە لە ناو ماڵە یەکە لەو شتانەیە کە زۆر خراپە بەکارهێنانی سپلیتی ئاساییە کە بەکارهێنرێت چونکە ئەم هەوایە کە دروستی ئەکات هەوایەکی تەواو وشکە ڕادێشێ کەمەکاتەوە بێتە هۆی ئەوەی جارێکی ترگفت بۆ تۆ دروستکات. گۆڕینی بۆ نمونە ئەو گەرمکەرەوەی کە لە ماڵە بەکارێنی بە جۆرە گەرمکەرەوەی کە نەبێتە هۆی ئەوەی کە ڕادێشێ کەم کاتەوە ئەمە هۆی خۆی هۆکارێکە بۆی زۆپای سەیتی ئەمە بۆ کەسانە باشترینە چونکە نابێتە هۆی ئەوەی کە ڕادێشێ کەم کاتەوە. هەروەها
ئەگەر بێت و کەسێکیش ناچار بێت هەموو جۆرە گەرمکەرەوەیەک بەکاربهێنرێت وا باشە لە ناو ماڵە هیومیدیفایر بەکاربهێنرێت. هیومیدیفایر ئەم مامێرە بچووکەی کە ئاوی تێئەکرێت و ئاوەکە بڵاوەکاتەوە بەڵێ ڕادێشێ لە ماڵەکە. تاان هەندێک جار بۆ کەساناڵێن کە هۆکارێکی وایان بەردەسە نییە ئەتوانن لەو هۆکاری گەرمکەرەوەی کە بەکاری نوکو زۆبا بێ یاخۆ هیتەر بێت شتێکی لەسەردا بنێن ئاوێکی لەسەردا بنێن بۆی وردە وردە هەڵم دووسکە لە ناو ماڵەکەیە. بەڵام زۆر جار هەیە ئەمە مەترسیدارە بۆ ماڵانەی کە مناڵیان هێڵانە بێتەوەی سووتانی ئەمە لەبەرەوە بەکارهێنانی هیومیدیفایر وەکو ئەمریکا خۆی باشترین ڕێگایە بۆ ئەوەی کە ڕادێشەی ناو ماڵەکە زیاد بکەیت. سەبارەت بە دەرەوە با بڵێن لە دەرەوە ئێمە بەداخەوە زۆر گرنگی نادەین بە اختیارکردنی جلوبەرێک لە ڕووی تەندروستیەوە با بڵێن. لە زۆربەی وڵاتانەی کە ئەو هەوایەکی تایبەتیان هەیە جۆرە نەخۆشی و گرفتەکانی پێستیاندا زۆرە ڕێنمایی تایبەت هەیە سەبارەت بە هەڵبژاردن یاخود اختیارکردنی جلوبەرێک. جلوبەرگانەی کە بەکارێت بە تایبەتی لەگەڵ گۆڕینی وەرزەکانە پێویستە بە جۆرێک هەڵبژێرێت ئەم جلوبەرگە بەرگری هەبێت بۆ سەرما، بەرگری هەبێت بۆ هاتوچۆکردنی هەوا بە تایبەتی لە وەرزی پاییزە ڕەشەبا بە تایبەتی لە سلێمانی کە بەناوبانگە بۆی کە ڕەشەبا ئەبێتە بێت یەکێک لەو جلوبەرگانەی کە بەکاری هێنیت لە بەری یەکەیت ئەو کارێک بێ بۆ گەڕانەوەی ئەم بەهێزانە و لەگەڵیشە چینەکانی تری جلوبەرێک وا باشە کە هەوڵ بدرێت تا بتوانێت جلوبەرگی لۆکە و کودەری بێت با بڵێن بۆ کەسانی کە پێستیان وشکە یاخود ئەگزیمان هەیە لە بەکارهێنانی مادەی خوری و نایلۆن دوور بکەونەوە چونکە ئەمانە ئیریتیشن و هەستیاری زیاتر بۆ کەسە دروستەکەەوە ئاکات کە خوڕانی زیاتر بێت و زیاتر ناڕەحەتی بکات. ئەمانە کۆمەڵێک شتی زۆر بچووکن بەڵام ئەگەر بە شێوەی زێکی زانستی گرنگیان پێ بدرێت بە نسبەیەکی زۆر باش هاوکاری بۆ کەسە ئەکەن و گرفتەکە لەسەری ئاسایی دەمو چاومانچی ببوورە جەلال بۆ دەمو چاومانچی بکەین. ڕێنمایەکانە چێتە قەڵبی چارەسەرکردنی شەوە بۆ نمونە لە دەموچاوە پێویستە شێدارکەرەوە بەکاربێنێت مۆیسترایزەر بەکاربێنێت. تەنانەتەوە کەسانی کە پێستیشان چەورە پێویستە کە مۆیسترایزەر بەکاربێنێت بەڵام لەگەڵ گۆڕینی وەرزە ئەو مۆیسترایزەرانە وا باشە ئەگەر ئەو کەسە هەستی کرد پێستی زیاتر وشک بۆتەوە ئەویش گۆڕانکاری بەسەردا بێت. بۆ نمونە پێشووتر لۆشنی بەکارهێناوە بیکات بە کرێم کە نسبەی ڕوتوبەت و چەوری شێداری زیاتر ئایا بە پێستەکە یاخود ئەگەر پێستی زۆر وشک بێتە بێت ئیمۆلەنت بەیسی هەبێت واتە چەوری تیابێت ئەو شێدارکەرەوە کە بەکاری هێنێت بۆەوەی کە پێستی شێدارتر کاتەوە قەرەبووی ئەو وشک بوونەوە بکات. لە هەمان کاتە بەکارهێنانە بۆ نمونە بەکارهێنانی سابوونێک کە ڕۆژانە هەر یەکێک لە ئێمە لەوانەیە دووسێ جار بە سابوون دەموچاوی بشوات. ئەم سابوونە کیمیایانەی کە زۆر بەربڵاوە بەکارهێنرێت ئەمە کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر فشار بۆ سەر پێست و لابردنی ئەو چەوری و مادە پێویستانەی کە لەسەر پێست هەیە. لەبەرەوە وا باشە ئەم سابوونانە بگۆڕێت بە پاکەرەوەی تایبەت کە دیاری کراوە و ئەگەر بۆ جارێکیش بێتەوە کەس ئەتوانێت سەردانی دکتۆری پێستکات بۆی ئەم جۆری پاکەرەوەی بۆ دەستنیشان کات کە لەگەڵ پێستی خۆیان گونجاوە چونکە ئەم پاکەرەوانە بۆ پێستی چەور جیاوازە بۆ پێستی وشک بۆ پێستی هەستیار چونکە ئەو مادە و پێکاتانەی کە تایەتی یارمەتی دەرە بۆ ئەوەی کە پارێزگاری لەو مادە سوود بەخشانە بکات و هەروەها شێداریەکیش و ڕوتوبەتێکیش با بە پێستی ئەو کەسە بۆی بیپارێزێت لەوەی کە زیاتر وشک بێت. زۆر باش کاکتۆر من چۆن بزانم من لەم وەرزەیە ڕەنگە هەستیاریم هەبێ بەرامبەر بەم نەخۆشییانە کە لە ساڵانی ڕابردوو نەبێ ئایا مەرجە ئەوەی کە ڕوبڕوویم نەخۆشی وەرزیانە دەبێتەوە ئیلا خۆی دەزانێت لە بەروی لە ساڵانی پێشوشا توش بوو یاخود نا تا ئێستا من توش نەبووم بە زەگەریە لە مۆرزەیە توش بووم. بەڵێ زۆرێک لەو نەخۆشیانەی کە هەمانە لەوانەیە چەند ساڵێک پێشووتر ئێمە تووشی ئەو گرفتە نەبوو بین تۆ لە پڕ تووشی یەکێک خوانەخواسە لەم حاڵەتانە ئەبییت و تووشی بۆ نمونە خەڵکانێکمان هەیە لە تەمەنی 20 ساڵەیە تووشی سەدەفی ئەبێ هەیە لە سی هەیە لە چلا لەوانەیە توش ببێت با بڵین هەنێک تەمەنمان هەیە زیاتر معڕەزە بۆی کە توش ببێت بەڵام تەمەنێکی بزەبەت دیاریکراو نییە. بەڵام ئێمە کە باسی خۆپارێزیەکانەکەین خۆپارێزیەکان بۆ هەموو کەسێکە تەنانەت تۆ ئەگەر هیچ نەخۆشیێکیشت نەبێت هیچ گرفتێکیش نەبێت بۆەوەی کە پێستت بە تەندروستی بمێنێتەوە قژت بە تەندروستی بمێنێتەوە ئەگەر بێت و ئەم ڕێنمایانە پەیڕۆ بکەیت ئەوە باشتر ئەبیت بە دوور ئەبی لە گرفتە لە حاڵەتێکی شەکە تۆ تووشی یەکێک لەم نەخۆشیانە ببیت لەم کاتەیە باشتر ئەتوانی خۆت بپارێزیت و زۆر بە توندی نایگریت. زۆر باشە کاک زۆر
هەندێک بەتایبەت ئەمە لە خانمانە زیاتر گرنگی بە پێستیانەدەن دەم و چاویان هەندێک ماسکوشتی سروشتی خۆیان لە ماڵەوە بەکارهێنن ئێستا بۆ نمونە هەندێک کەسێ لە پێستم زۆرش کە زۆر جار ماست بەکاردێنێ بەڵێ شێداری ئەکاتەوە ئایا بەکارهێنانی ئەم جۆرە دەرمانە سروشتیانە هیچ زیانی بۆ سەر پێستە بێت یاخود کاریگەریەکی ئەوتۆیە بێت کە بتوانێت ئەم مشک بوونەی پێستە چارەسەر بکات؟ لە ڕاستیدا بەکارهێنانی ئەم ماسکە سروشتیانەیە زۆربەیان سوودێکی ئەوتۆیان نییە بەڵام سروشتی ئینسانەکان وایە حەزیان لەوەیە کە تۆ شتێک کە ڕۆژانە بەرجەستە هەیە کە بۆ تۆ بۆ شتێکی تر بەکارهێناوە بیت کە شتێکی لە دروست بکەیت بە شێوازێکی تر بەکاربێنی ینی شعورێکە بەو کەسە هەست دەکات کە خۆی لە ماڵەوە شەریکەیەکی دەرمانی داناوە متمانە بە خۆی زیاد دەکات ئەگەنە لە ڕاستیە ئەم ماستە ئەگەر بێت و بخورێت بەهۆی ئەو پێکاتی وەکو لاکتیک ئەسید و ئەمانیتیایەتی سوودێکی باشی هەیە بۆ پێستی یعنی لە ڕێگەی خواردنەوە زیاتر سوودی هەیە وەکو لەوەی کە بۆ پێستی بەکارێنێ زۆربەی زۆری ئەمانەی کە بەکارێنن بە نسبەی بڕێکی زۆر لە ئاو کەتیانە زۆربەی ئەو ماسکە سروشتیانە بۆ نمونە خیار زۆر بەکارهێنرێت یاوەکو ماست باست کرد بڕێکی زۆر لە ئاوی تایە ئەم ئاوەکەیە کە ئەبێتە هۆی وەکو مۆیسترایزەرێک دەورە بینێت با بڵێن تۆ هەستەکەی کە پێستت شێدار ئەکاتەوە هەست بە ئاسوودەیەکی زیاتر ئەەکەیت بەڵام وەکو پێکهاتەکانی ناوی ئەوەنە بڕێکی ئەوتۆ نییە کاریگەرێکی ئەوتۆیە بێت بەڵام لە هەمان کاتاکە ئێمە باسی شتی کوالیتی و شتی تایبەتەکەین کە شەریکەیەک بۆ نمونە سێرەمێکی تایبەتی دروست کردو بۆ گرفتێکی تایبەت یا لۆشتێکی تایبەتی دروست کردووە هاتووە بڕێکی زۆر لەو مادانەی تیادا جێگە کردوتەوە کە تۆ پێویستت پێێتی بەڵام لە ماسکێکی سروشتیە بەو بەرە زۆرە تۆ ئەو مادەی دەست ناکەوێت کە تۆ پێستت پێویستی پێێتی لەبەرەوە من وەکو ئامۆژگاری لە وەرزانەیە کە پێست زیاتر وشکە بێتەوە پێست زیاتر پێویستی بەوەیە هەوڵ بدرێت وەکو خۆراک ڕێک بخرێت بۆ نمونە ئەو خواردنەوەی ئاو زیاد بکرێت بۆ ئەوەی کە پێست زۆر وشک نەبێتەوە تڵخ نەبێت شەقشەق نەبێت ئەمە بەهۆی زیادکردنی ئاوە بێت ئەو کەسانەی کە ڕێگەی زیادکردنی ئاویش ڕێگەی جاجامان هەیە ئەوەی کە تۆ ئەتوانیت ئاوی ئاسایی ئاو خواردنەوە زیاد بکەیت یاخود ئەم خواردنانە زیاد بکەیت کە ئاویان تایە وەکو سەوزە و میوەکان کە بڕێکی زۆر لە ئاویان تایەدا و ئەوانە کە ئەخۆیتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە زیاتر تەندروستی پێستت باشتر ببێت یاخود ئەمەی کە جەنابەت باست کرد وەکو ماست پێکاتی باشی تایە لەوەی کە تەندروستی پێست باشترەکەن بابەتی سەرساتەکان گازۆ بادەم ئەو پێکاتەی وەکو فاتی ئەسید و ئەمانی کەتیانە سوودبەخشن بۆەوەی کە تەندروستی پێست باشترەکەن دکتۆرمە بۆ وەرزێک دەریەخە کە تو ئاوی زۆر بخۆیتەوە لەم وەرزە گۆڕانکاریانەیە من بزانم نە ئەم وەرزە مادام تووشی مەسیاریانە نەبووم یا ئەم بابەتە نەبووم لەبەرەوەی ئەم وەرزە بۆ من ئاوی زۆرم خواردوێتەوە میوە ڕیشاڵەکانم زۆر خواردووە یعنی بۆ شێوازە زوو کاریگەریەکەی دەرەکەوێت بەدڵناییەوە ئەمانە کاریگەریەکانیان نسبیە بەڵام کاریگەری خۆیانیان هەیە ئێمە ئەم ڕێنمانەمە بۆ لە مانگی ڕەمەزانیشە بۆ ڕۆژوانانیش با بڵین ڕێنمایانەیە دێنێ کە چ جۆرە خۆراکی اختیار بکەن لە کاتی بەربانگ و شەواندا بۆەوەی کە لە ڕۆژدا چەرکاتژمێرێک کە ئەو ناخۆنەوە یاخود جسمی ئەوشکە بێتەوە پێستی ئەوشکە بێتەوە بۆی قەرەبووی ئەمان بۆ بکاتەوە بەدڵناییەوە کەزانەی کە باشترین کات بۆ تاقیکردنەوەی کە تۆ هەست بە جیاوازەکە بکەیت لە مانگی ڕەمەزانایە کە بە ڕۆژوە بیت بۆ نمونە لە هەفتەی یەکەمە ئەم ڕجێمە پەیڕەو بکەیت لە هەفتەیەکی ترا پەیڕەوینەکەی بە دڵناییەوە بە ڕوونی هەست بە کاریگەری ئەمە ئەکەی لەسەر پێست و لەسەر قژت زۆر باشە کاکتۆر ئاماژەت بە هەندێک خۆراک کرد کە باشن ئەمانە بۆ پێست ئایا خۆراکی خواردنیشمان هەیە جۆرە خۆراکێکمان هەیە کە زیانی هەبێ بۆ پێست چکە زۆر جار باز لەوە دەکەن کە شیرینی زیانێکی زۆری هەیە بۆ پێست نەخورێ باشترە بەڵێ شیرین یەکێکە لەو هۆکارانەی کە بەپێی توێژینەوەکان دەرکەوتووە هۆکارێکە بۆ وروژاندنی زیبکە ئەم کەسەوە ئەکات کە ئەگەر بێت و شیرینێکی زۆر بخواجگە لە زیانە تەندروستەکانی تری شیرینی کە لەسەر هەموو ئەندامەکانی جەستە زیانی هەیە بە هەمان شێوە لەسەر پێستیش زیانی هەیە بە شێوەیەکی گشتی چکە خواردنێکی تەندروست نیە بۆ گەشەی خانەکانی پێست لە هەمان کاتە بۆ هەنێ حاڵەتی ریشمان هەیە بۆ هەنێ حاڵەتی هەستیاریمان هەیە بۆ شیرینەوە زیاد دەبێت بۆ حاڵەتی هەوکردنی سەلکی و هەروەها زیبکە دەرکەوتووە کە لە زۆر کەسا بێتە هۆی وروژاندنی حاڵەتەکە و زیاتر دروستبوونی ئەمە خواردنەوە گازیەکان بە تایبەتی کۆلا و پێپسی و ئەمانە لەبەرەوەی ئەبێتە هۆی ئەوەی کە بڕێکی زۆر لە بەڵانسی کانزا و ئاو لە جسمما تێک بات ئەبێتە هۆی زیاتر وشک بوونەوەی جەستە بۆیە لەو کەسانەیدا کە
پێستیان وشکە یاخود ناڕەحەتن بەم گرفتانی وەکو ئەگزیما ئەمانەیە لە وەرزانەیە کە ڕژانیان بە دووسەکان لە خواردنەوەی گازەکان بە دوور بن باشە لە بەرامبەر هەنیشتی ترمان هەیە کە باشترە بۆ نمونە چای سەوز یارمەتی دەرە بۆی کە تەندروستی پێستت باشتر کات شێدارکردنەوەی پێستت باشتر کات و هەمان کاریگەریشی هەیە وەکۆی کە تۆ بتەوێت خواردنەوەیەک بخۆیتەوە کەمی ئاسن و ڤیتامینەکان ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر وشک بوونەوەی پێست یاخود دروستبوونی پەڵە لەسەر پێست زۆر جار کە سەردانی پزیشکێکمان کردبێت لەوانەیە کە بۆ کێشەوە چون کە پێستمان پەڵی دروست کرد ئەکسەر پرسیاری ئەوەت لەیە کە ئەڵێ ئاسنێکم نییە یاخود خوێنێکم نییە ئەمانە تا چەند کاریگەریانە بڵێ کۆمەڵێک لە کانزا و ڤیتامین و هۆرمۆنمان هەیە کە ئەمانە کاریگەریان هەیە لەسەر تەندروستی پێست هەریەکان بە پێی خۆی و بە پێی گرفتی کەسەکە کاریگەرەکەی تیادا دەرکەوێت کە لەوانە بەڕێزت باست کرد ئەو کەسانەی کە سیستەمی فسیۆلۆژی جسمیان بۆ یەکێک لە نەخۆشیە سیستەمەکانەوە تێکەچێ بۆ نمونە غودەی هەیە یاخود کەمیەکی ئاسنی زۆری هەیە کاریگەری هەیە لەسەر پێستی ئەمانەی کە لە غودایانە گرفتیان بۆ دروستە بێت تەنانەت وەرینی قژیان زۆرە بێت وشک بوونەوەی پێستیان زۆرە بێت کۆمەڵە حاڵەتی تریان بۆ دروستە بێت ئێمە لە پزیشکی پێستا بەشێکی دیاریکرامان هەیە پێ ئەوتێت دەرکەوتنی کاریگەریەکانی نەخۆشیە سیستەمیەکان لەسەر پێست یعنی زۆرینەی زۆری نەخۆشیە جستەیەکان سیستەمەکان کاریگەریان هەیە لەسەر پێست لە پێستا ماکیان دەرەکەوێت گرفت دروستەکەن بۆ نمونەیەکێک لەو مادانە زینک کە لە پێستا هەیە گەر کەسێک تووشی کەمی زینک ببێتەوە کاریگەری ئەبێت لەسەر لاوازبوونی قژی هەنێک کەس هەیە خۆی درکی بەمە نەکردووە هەسەکات کە قژی ئەوەرێت و هەستەکات بۆ ماوەییە یاخود هەستەکات گرفتێکی تری هەیە ئەڵێ منوە هەستەکەم بەهۆی ئەمەوە بۆ بەڵام ئێمە کۆمەڵێک کانزا و هۆرمۆن و ڤیتامینی تایبەتمان هەیە کە پەیوەندیان بەم حاڵەتانەوە هەیە وەکو بۆ نمونە پێش و باسم کرد وەکو زینک یاخود ڤیتامین دی ڤیتامین B12 هۆرمۆنەکانی تری وەکو تێستۆستێرۆن هەروەها بابەتەکانی تری وەکو ئایرۆن و فێرەتین و ئەمانە هەمویان کاریگەریان هەیە لەسەرەوەی کە چەنە قژی تۆ بە تەندروست بمێنێتەوە لەگەڵ دابەزینی ئەمانە کەمبوونی ئەمانە بەڵانس و گەشەی مۆکە تێکەچێ بە هەمان شێوە زینک ئەو کانزاکانی تری وەکو باسمان کرد وەکو کالیسیۆم مەگنیسیۆم ئەمانە لەم لەسەر قژ هەم لەسەر پێستیش بەڵانس تێکەیەن لەوانەیە هەنێجار گرفتی گەورە دروست بکەن ئەگەر بێت و سیستەمەکە کاریگەریەکەی ئەوەنە زۆر بێت یاخود با بڕێکی زۆر کاریگەرەکەی دروست بکات زۆر باش کاکتۆر قەلەقی تا چەندە کاریگەری هەیە لەسەر نەخۆشیە وەرزیەکان قەلەقی هەرکە گەشتی نەسەرە وەرزە بیر لەوا کاتەوە لێەوە گۆڕانکاری وەرزیەکان ها دیدی من تووشە بم بەڵێ بەپێی زۆربەی توێژینەوەکان کە دەرکەوتووە قەلەقی لەسەر هەموو ئەندامانی جەستە و لەسەر هەموو فسیۆلۆژی جسمی ئینسان کاریگەریەکی زۆری هەیە بە جۆرێک ئەگەر بێت و لە کاتی هەر ئەمەی کە ئێستا کە کۆڕۆنایە خود کۆڤید کە ئێستا بەربڵاوە یەکێک لە ئامۆژگاری هەر گرنگەکان ئەوەیە کە ئەوترێت کە ئەم کەسە ورەی بابەرز بێت بۆی سیستەمی بەرگری نەڕۆخێت ئەمە بۆ هەموو نەخۆشیەک دروستە سەبارەت بە پێست و قژی مرۆڤیش ئەمە هەر زۆر دروستە قەلەقی ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ نمونەگەر کەسێک قەلەقێکی زۆری هەبێت یەکسەر لەسەر پێستی بەتایبەتێکگەر خۆی معڕز بێ بۆی کە زیبکە دروستکە لەسەر پێستی زیبکەیەک دەرەکەوێت با بڵێن هەستەکات بە جۆرێک من بۆ نمونە ئەم کروکچانەی کە تازە زەواجەکەن تێبینی ئەوم کردووە لە فترەی دەستگیرانداریە زۆر تووشی حاڵەتی زیبکە ئەبن زۆر جارکە یەن بۆ لام پرسیاری ئەوان لە یەکەم ئەڵێم کە گومانی ئەوم هەیە ئەڵێم چەنە بێ ئەم زیبکانت بۆ دروست بۆ ئەڵێ بۆ نمونە 2 مانگە بێت 3 مانگە بێت پرسیاری ئەوی لە یەکەم ئەڵێ 3-4 مانگە بێت دەستگیراندارم ئەمە دەلال لەوە ئەکات حاڵەتی دەرونی کاریگەریەکی زۆری هەیە بۆ یەک کەسە چۆتە ناو ژیانێکی تازەوە خۆی بۆ ژیانێکی تازە ئامادە ئەکات هەموو ئەو گەنجانەی کەچنە ئەو ناو پرۆسەوە لەو مەرحەلەیەدا جۆرێک لە قەلەقیان هەیە کە خۆیان بۆ پرۆسەی ئامادەکەن تا ڕادەیەکی زۆر
کاریگەریەکان لەسەر دەرەکەوێت و دەبێتەوە دروستبوونی جۆرێک لە زیبکەی کە پەیوەندی تەنها بە قەلەقێکەوە هەیە. دوای تێپەڕاندنی ئەم قۆناغە زۆربەی زیبکەکانی بێتەنان بەبێ چارەسەرکردنیش خۆی چارەسەرەوێت. بەڵام زۆر جاریشکا دکتۆر وەک پێشتر کە ئاماژت پێکرد نەقسی هەندێک لە ڤیتامینەکان کە دەبێتەوە کاری قژەڵوەڕین و ینی دروستبوونی زیبکە و پەڵە لەسەر پێست. بەڵام زۆر جار کە سەردانی پزیشکەکەی هەندێک ڤیتامیناتێ بۆ ئەنووسێت کە ئەو ڤیتامیناتانە وەرەگریت ڕێنمایی تەکات ئەو دکتۆری سەیدەلانێ پێ چەڵێ کە لەوانەیە بە هۆکاری ئەم حەبانەوە زیبکە دروست بێت. زۆر جار لەوانەیە تاقیمان کرد بێتەوە بەکارمانە نابێ وابوو بێت. دوجار لە بری ئەمانە چارەسەر چیە لە کاتێکا کە من هاتم حەبێک یاخود دەرمانێکم بەکارێنا بۆ چارەسەری قژم بەڵام دوجار پێستم زیبکە دەرکات ئەبێت چ شتێکی کە بەدیلی ئەم دەرمانە بێت بەکاری بێنم. وەکو بەدیل با بڵێین ئەم حاڵەتانە لە هەموو کەسێکا ڕوو نادات. حاڵەتی نسبیە سایدی فێکت یاخود لە نەخراپەکانی دەرمانەکان کاتێک لە ڕچێتەی دەرمانەکە کە ئەنووسرێت ئەمانە ریپۆرت دەکرێت. کاتێک کە چەند کەسێک هەمان مادە بەکارهێنن لەوانەیە لە هزار کەس لە یەک کەسایەکێک لەم لا نەخراپانەی تیا دەرکەوێت ئەمە ریپۆرت دەکرێت و خێتە سەر ڕچێتەی دەرمانەکە بۆی کە ئەم حاڵەتە ڕوویە هەم دکتۆری دەرمانسازەکە ئەم پزیشکەی کە ئەم دەرمانەی نووسیوە هەم کەسێک کە بەکاری شێنێت بزانێت کە هۆکارەکەی لەوانەیە بەهۆی ئەو دەرمانە بێت کە بەکاری هێنێت. لە لایەنی پزیشکیەوە ناتوانانی تۆ ڕێگا لە سایتی فێکت یاخود لە لایەنە خراپەکانی دەرمانەکان بگریت. تەنها ئەوە نەبێت کاتێک تۆ مادەیەک بەکارهێنیت تووشی زیانی لاوەکی زۆرت دەکات. ئەگە زیانە لاوەکەکانی زیاتر بێ لە سوودەکان تۆ ناچارە بێ ئەم مادەیە بۆ سێنی بیر لە مادەیەکی تر بکەیتەوە. هەندێک جار هەیە ئەم کەسە تەنها بە یەک مادەوایەت بە تایبەتی وەکو سەپلیمنتەکان ئەگەر بەکاری بێنیت ئەم سەپلیمنتانە زۆر جارە چەند مادەیەکی تایە لەوانەیە ئەم کەسە گرفتی لەگەڵێکی لەو مادانە بێت. ئەو کاتە توانێت سەپلیمنتەکە بە شێوەی مەڵتی بەکار نهێنێت مەسەڵەن زینک بەجیا بەکاربێنێت ڤیتامین دی بەجیا بەکاربێنێت نەک ئەمەی کە کمبینێشنە بەیەکەوە لەوانەیە کە هەستیارێک بۆ کەسە دروستکە یاخود گرفتێکی بە دروست بکات یاخود بۆ مادەکانی تریش کە بەکارهێنرێت ئەگەر بێتەوە کەسە ئەم گرفتەی تیادە دروست بکرێت ئەتوانێت سەردانی پزیشکەکەی بکاتەوە بۆی بەدیلی ئەم دەرمانەی بۆ دابنێت و گرفتەکە لەسەری سوور بکات. زۆر باشە کاکتۆر دوجار لە مۆرزەدا دوایین پەیام و نەسیحەتت بۆ ئامۆژگاری چییە بۆ ئەوانی کە هەستیاریان هەیە بم وەرزە؟ ئێمە لە پێشووتر باسی کۆمەڵێک لەو خۆپارێزیانەمان کرد. کۆمەڵە خۆپارێزی ترمان هەیە بۆ نمونە لەگەڵ دەستپێکردنی وەرزی پاییز و زستانە کە وەرزی سەرمایە هەمومان ئارەزووی حەمامێکی گەرمەکەین بە پێچوانەوە بۆ کەسانەی کە پێستیان وشکە ئەمە زۆر خراپە بەکارهێنانی ئاوی گەرم هەم بۆ حەمامکردن هەم بۆ دەموچاو شۆردن ئەبێتە هۆی زیاتر وشکبوونەوەی پێستەکە و هەستیاربوونی لەبەرەوە ئاویشی لە تن بەکارهێنان زۆر باشە تا بتوانن کە زۆر لە حەمامان نەمێنەوە کەسانێکی پێستیان وشکە. هەروەها لە دوای حەمامکردن ئەم کەسانەی کە بە تایبەتی ئەگزیمان هەیە شێدارکەرەوە بەکاربێنن بە تایبەتی کە پێستیان بە تاوەتی وشک نەبووتەوە بە هەرکە شێدارە بەشێک لە شێداری تیادا ماوە بۆی چاوری بکەن و زیاتر پێستیان وشک نەبێتەوە. بەکارهێنانی وازلین بازلین یاخود لە مۆردایە تا چەند گرنگە بۆ کەسانێک کە پێستیان زۆر وشکە یاخود نەخۆشیەکانی وەکو سەدەفی و ئەگزیمایان هەیە توانن سوود لە بازلین وەربگرن بەڵام بۆ هەموو کەسێک گونجاو نیە بە تایبەتی ئەم کەسانێک کە پێستیان چەورە ئەبێ لەو شێدارکەرانە دوورکەونەوە یاخود ئەوی مۆلانتانەی کە وازلینیان تایە یاخود وات پەترۆلەمیان تایە زیاتر ئەو مادانە بەکاربهێنن کە بە دوورن لەوە یاخود لە ڕۆژە هەنێ لە توێژینەوەکان دەریان خستووە کە وازلین ئەگەر بێت و لە ڕۆژا بەکار بهێنرێت بە تایبەتی و کەسانی ئەسپەر لەوانەیە ببێتە هۆی زیاتر ئەسباببوون یا داخود ڕژبوونی پێستیان لەبەرەوە لە ڕۆژە تا بتوانن لە بەکارهێنانی دوور بکەونەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێمن زەمان پسپۆڕی پێست و جوانکاری زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان دووبارە زۆر بەخێر بێت. بەڵازدان بەڵە بەڕێزان هاوکارمان ئازاد ئۆمەراوی راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر پاکردنەوەی دۆڵی ئاکۆیان فەرمونون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بێت. دۆڵی ئاکۆیانە لە قەزای ڕەواندۆز کۆبوونەوەی زبڵ و خاشاکی زۆر هەراسانی کردوون. ژمارەیەک هاوڵاتی خۆبەخشی دۆڵی ئاکۆیانن ئەوان لەسەر ئەرچی خۆیان و بە خۆبەخشی هەستاون بە کۆکردنەوەی زبڵ و خاشاکی گوندەکەیان بۆ ئەوەی چیتر بۆنی ناخۆش و زبڵ لە نێو گوندەکەیان نەمێنێ و داوا دەکەن حکوومەت لە ماوەیەکی زوو چارەسەری ئەم گرفتە بکات. ئێمە وەکو کۆمەڵێک لە گەنجانی دۆڵی ئاکۆیان
ئەمڕۆ هەستاوین لە هەر لە بەربیانێکی زووەوە سەرقاڵی کۆکردنەوەی تەواوی ئەو زبل و خاشاکانین دۆڵی ئاکویان هە لە سەرەوەی گوند تا نزیک بێرۆیان کە بەداخەوە ماوەی زیاتر لە 4 هەفتەیە هیچ زبل و خاشاکە لێرە کۆ نەکراوەتەوە کە ئەوش بۆ تەوەی نیگەرانی زۆر بێهرە زۆری دانیشتوانی ئەو سنوورە زۆر بەداخەوەیان بە تایبەتی لە سەردەمەکی وەکو ئێستا کە نزیک هەڵبژاردنە حەقوا بوو ینی لایەنە پەیوەنددارەکان هەرچی زووە ئیشیان بۆ کردباکەوە خەڵک نیگەران نەبێ خەڵک لەوە زیاتر حادز نەبیت لەبەرەوەی ینی هیچ شتێکۆکو زبل و خاشاک نییە ینی ئەوە بەتوانم بڵێم ینی پێداویستێکی سەرەکی ڕۆژانی ژیانی خەڵکە لێرەکە ئەتۆ ئەتو بەمەسن بە تایبەتی ئاو کارەبا زبر و خاشاک هەندێک شتی دیکە ئەوانە ینی شتێکی سادەن بۆ ژیانی هەر ئینسانێک لە هەر شوێنێکەبی بە حقەت بەداخەوە دەبواە هەرزوو نەک زیاتر لە 4 هەفتەیە لێرە خەریکە دۆڵی ئاکوان بەبن زبر و خاشاکەوی زۆر بەداخەوە حەقوا بوو کارێکیان کردبالەوەی هەم ئەو کۆمەڵە گەنجەی کە لەم کۆمپانیایش لەم گروپە ئیشەکەن یعنی ئێستا ئەوانش بژێوی ژیانیان وەستاوە بەهۆی وەستانی ئەو کۆمپانیایەکە ناتوانێت هیچ زبر و خاشاکێک کۆک بکاتەوە ئەوە تقریبا 3 هەفتەیە ئەمە بەڕاستی دەڕزالەتشی زۆر داینە بە تایبەتی گاڕانێ گوندی ئاکووە ینی بەس بە حلاگە بە هیلاک چوو ئەو سفرەی سەفەری خاستن سفرەی سەفەری قەناحەتە تەبی وەراغی نەهێشتن ینی بەڕاستی ئەمە داواکارن لە حکوومەتی هەرێم بە زووترین کات بەهانان بێ ئەگەنا ینی منتیقەی سیاحینە بەڕاستی بەداخەوە ینی ئەمە ینی ئیوە ئەو شتەیە بینین ینی ئەو پیسپەرۆسایەی لە گوندی خۆ وەڵی نەمێشە هەنجوینن ما دەنا قۆدیە بەفسیادا نە سێر و شتنمە ینی بەڕاستی زۆر بەڕزالەتین ینی بەرامبەر بەو زبر و خاشاکەی ینی هەوڕۆکە شەمە وەکو ئەنجومەری گوندی ئاکوا بڕیارندا بهێن ئەو زبر و خاشاکەی لە سەجادەی لابن دوونێ مەکتەبێ گوندی بەخوای بەخۆ بەدەستی خۆمتەری سوێداینە ینی بەس لەوەی زبر و خاشاشی تێ بکەن لە کۆر ئەو گوندەیەوە بیتەوە ئێمەکو خۆ خەڵکی گوندی ئاکۆیان هەرستان بە پاکردنەوەی ئەو زبر و خاکاکەی حکومەتداری ئەو حکومەتداری بە هەموو خەڵک پێکرا حکومەتداری ئیوانە بکات نەوێرن هەرمەداری خۆمان بینە دەرێ لە بە ئەو زبر و خاکاکەی هیچ حکومەتداریش ئیوە ناکرێت حکومەتداری وە بیمەدارێکی کچکە بینە حکومەتداری وە ئەیکات ئاژەڵەکانی دەن ئەوێ خۆن تووشی نەخۆشیە بن زۆر ئەوە هەیە ماراتێ پێ مردیا زۆر خراپە ئەو شتیوانە دەبی عیلاجێکمان لێ بکەن لەو زبر و خاشاکەی لە دۆڵی ئاکۆیان ئەما ڕێگەی هاتنە بۆ قەزای ڕەواندۆز ڕێگاکە پڕ بووە لە زبل و خاشاک سیمای شاری بە تەواوی ناشرین کردووە بێباچی حکوومەت لە بەرامبەر پێنەدانی مافەداراییەکان بە ژینگە پارێزان وای کردووە بایکۆتی کارەکانیان بکەن نزیک 4 هەفتەیە زبل و خاشاکی دۆڵی ئاکۆیانیان فڕێنەداوە بێباچی دەسەڵات بەرامبەر بە هاوڵاتیانی گەیشتۆتە ڕادەیەک مافە سەرەتاییەکان بە هاوڵاتیان ڕەوانابینن زبل و خاشاک ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت و چارەسەر نەکردنی بە شێوەیەکی زانستیانە هۆکارە بۆ پیسبوونی خاک و ژینگە و لە داهاتووشدا کاریگەریە نەرێنیەکانی زیاتر بەسەر ژینگەی کوردستان دەردەکەون ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ دۆڵی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز بەڵازیزان بۆ وەرگرتنی گرنگترین زانیاری و چالاکیەکانی شاری سلێمانی دەچینە لای پەیامێرمان ڕامیار عوسمان ڕامیار سڵاوی خوا لەبێت لەکوێت زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین ئەگەر بۆمان بگوازیتەوە سڵاو لەبێت جەلال ئێمە ئێستا لە بەردەم نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتین دوێنێش یعنی نزیکەی 150 مامۆستایەک لە زانکۆی سلێمانی کە مامۆستای ناسوودمەنیان پێدەوترێ هاتنە بەردەم نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت داواکاریان هەبوو ئەوان داواکاریەکان ئەوە بوو کە چەند ساڵێک دەبێت نزیکەی 82 دوانم زەوی کە بە ناوی مامۆستانی زانکۆ تۆمارکرا بوو بڕیارەوە پێیان بدرێ بەڵام دواتر زەویەکان نەدراوە بەوان و دراوە بە کۆمپانیایەکی حیزبی بۆی کە بینای لێ دروست بکات دیارە ئەوان دوێنە کە لێرە بوون کردبوونەوەیان ئەنجامدا کۆمەڵک ناڕزایەتیشی لێکەوتەوە بەڵام دوجار گربوونەکان کۆتایە ئەمڕۆ ئەوانەی کە لێرن ئەمانە فەرمانبەرانی زانکۆن ئەوانەی دوێنە مامۆستانی زانکۆ بن ئەمانە فەرمانبەرانی زانکۆن هەمان داواکاریان هەیە ئەوان دەڵێن نزیکەی 1700 فەرمانبەرن
کە فەرمانبەری زانکۆی کەمپی تازە و کەمپی کۆن هاتوون ئەوانیش بە هەمان شێوە داواکاری ئەویان هەیە کە زەویان پێ بدرێت دەوترێت فەرمانێکەیە کە فەرمانی جێگری سەرۆکی حکوومەتە نزیکەی چەند ساڵێک لە 2015 فەرمانەکە دەرچووە بۆ ئەوەی کە زەوی بدرێ بەمانە بۆ فراوانکردنی هەواری زانکۆ بەڵام ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە من دەچمە لای چەند مامۆستا چەند فەرمانبەرێک بۆی کە قسەم بۆ بکەن لەسەر ئەو بابەتە بزانین داواکاریان چییە مامۆستا سڵاتان دەبێت دەکرێت پێمان بڵێن ئێوە ینی داواکاریتان پێدانی زەویە یاخۆت ئەم شقەی کە دروستەکرێت ئێوە ڕازین بەمە بەخێر بێن سەر چاوم ئێمە وەکو فەرمانبەرانی زانکۆی سلێمانی داواکاریەکەمان ئەوەیە هەمومان وەکو یەک تەمەشا بکرین من خۆمێک یەکەم بە سوودمەندبووی عقار حساب کراوە لە ساڵی 2013 ئەو پرۆژی هەواری فەرمانبەرانی زانکۆ کە دابەش کرا چەند فەرمانبەرێکین کە بەو شێوەیە جاکراینەوە لەگەڵ فەرمانبەرانی کەیە ئێستاش کە ئاڵێن ئەم پرۆژەیە دروستە کرێ ینی داواکاریەکەمان ئەوەیە هەمومان وەکو یەک مستەفید بین و کەس یعنی بێبەش نەبێ لەو پرۆژەیە لەو پرۆژەیە ئێوە داواکار ینی شوقەتان پێ بدرێت یا داوای زەویەکە بکرێ وەکو یەک یعنی حساب بۆ فەرمانبەرانیش بکرێ ڕاستە مامۆستایان سەر و سەر چاومە ئەوانیش توێژێکن لە ئێمە بەڵام ئێمەش هەر فەرمانبەرین ئێمەش تیامانایە تا ئێستا کرێچیە تیامانایە تا تەقاعود بوونیشی هیچی بۆ جێبەجێ نەکراوە ئەگەر ئەمە بکرێ بۆ لایەنی هەردوو لابێ ئێمە سوپاسی هەموو لایەکەکەین ئەگەر ئەوە جێبەجێ بکرێ ئەوە تا ئێستا سوودمەند بوون لە ئەو زەویانی کە زانکۆ دابین کردویان شایستەیەکتان تایە بۆی کە زەویتانیان شوقەتان پێ بدرێت بەڵێ بمانەنێ باشە داواکاریتان چییە وە قسەتان چیە لەسەر ئەو داواکاریانی کاتان وەڵای شڵا گەبمانێ بۆ شوقەکان حەزمان لە شوقەکانە ئەرە وڵاگەری شڵا ڕێ بگرێ و بوومان بکرێ حەزمان لە شوقەکانە بمانەنێ ئێستا جەلال ئەوان هاتوونەتە بەردەم نووسنگی جێگیری سەرۆکی حکوومەت وە داوای هەرچەنە ئەو لێرە نییە بەڵام دوێنێش مامۆستایانی زانکۆ داوای بینینی ئەویان کردوتیان چەندین جارە داوای بینینیان کردووە تەنانەت ئامادەنین بشیان بینن وەکوێ لە داواکاریەکانی زۆر باشە ڕامیان دوێنێ مامۆستایانی زانکۆ چۆن وەڵام درراوە ئەمڕۆ چۆن وەڵامی فەرمانبەرانی زانکۆ دەدرێنەوە جەلا دوێنێ وەڵامیان نەدرایەوە ناڵم دوێنێ کە هاتنە بەردەم نووسنگەی جێگری سەرۆکی حکوومەت نزیکەی دوو کاتژمێر لێرە گرت بوونەوە ڕێگەکەشیان داخست دوجار ویستیان لێرە خێمە هەڵدان بەڵام ڕێگریان لێکرا ینی کۆتایی بە زۆر کۆتایی بە خۆپشاندانەکان هێنرا ئێستا ئەم ڕۆژ ئەمان هاتوونەتەوە نازانم تاکەی لێرا بن مامۆستا ببوورە بەڕێز ئەتوانی قسەم بۆ بکەی لەسەر و داواکاریانی کاتانەوە بۆچی هاتوونەتە بەردەم وەک مۆزەفێکی زانکۆی سلێمانی داوامان ئەوەیە کە پشتگیریەکی زۆر باشمان بکرێت بۆ پێدانی زەوی بێ خانوو بێت چونکەم حەقێکی خۆمانە مافێکی خۆمانە کە چەند ساڵە خزمەت دەکەین لەناو ئەو زانکۆیە و هیچ ینی هیچ لە حەقیەوەی کە ئەو هەموو خزمەتەمان کردو هیچ پاداشتێک نەکراین و حەقی خۆمانە هیچ فەرمانێکە بۆ بۆی کە ئێوە زەویتان یان شوقەتان پێ بدرێت پێشووتر دراوە بەڵام بەس چەند مۆزبەیەکین ناسوودمەند بووین هەوڵی ئەوەدەین کە ئێمە سوودمەند بین و حەقی خۆمانە و داوایکی شەرعی خۆمانە تاکەی لێرە ئەبن بۆچی ئێرەتان هەڵبژاردەوە لەبەرەوەی ئێرە ئەتوانین عنی متمانەیەکمان بۆ هەیە کە ئیشەڵا قسەکانمان بگات و داواکارەکانمان بگات و بۆمان جێبەجێ بکرێت و بۆیە ئەتوینێتە ئێرە دەستخۆش سپاس بەڵە جەلال ئەوەی کە بینیتان بەشێک لە ناڕزایی فەرمانبەرانی زانکۆی سلێمانی بوو لە بەرامبەر پێدانی زەوی وەکو دەڵێن لە 2013 فەرمان هەیە بۆ پێدانی زەوی شقە بەڵام تاوەکو ئێستا ئەو فەرمانە جێبەجێ نەکراوە بڵێ بەڵام ڕامیا زۆر بۆم گرنگە بزانم ئەو خانمە لەکوێ متمانەی هەیە یا متمانەیە چۆن هەیەی لەوەی کە لێ وەڵام بدرێنەوە یا خوشتێکیان دەستکەوێت لە کاتێکا دوێنێ مامۆستایانی زانکۆ بۆ شێوازە وەڵام درانەوە و ئەم ڕۆژەوان پاشە و چەند کاتژمێر گردبوونەوە خۆپشانداریان تا ئێستا بێوەڵامن و خۆشیوەڵام بدرێنەوە بەڵام یەک پرسیاری تر لێ بکەم ئێستا دوێنێ مامۆستانی جەلال پرسیارەکە ببوورە تێگەیشتم دوێنێ مامۆستانی زانکۆ شات نێرە هیچ وەڵامێکیان دەست نەکەوت ئێوە چۆن ئەو متمانێتان هەیە ئێوە ینی گوێتان لێ بگیرەوە متمانەتان هەیە کە داواکاریەکانتان جێبەجێ متمانەی ئەومان هەیە کە ئیشەڵا بێ بە دووجا مامۆستاگان و مۆزەفەکانیش بەیەکەوە بێت ئەو ئیشەڵا شتێک بکرێت و بە هەردوو لە بتوانن گوێ لە قسەکانمان بگرێت و قسەکانمان لێوەرگرێت و شتێکمان بۆ بگرێت جان ئێمە خێزانین لە ناو زانکۆی سلێمانیا چ مامۆستا چ مۆزەف داواکاریەکە ئێمە دوو
هینی هەیە ینی دوو پشتگیری هەیە یەکەمیان لە ڕووی ئەوەی کە یاسا لە 2012 دەرچووە قانونەکە دەرچووە بۆ هەردوو لابێ ئێستاش ئێمە ناڵین تەنها بۆ ئێمە بکرێ بە ئەرزە بکرێ بە شوقینە تش لیشتە جێبوون و هەردوو لا لی سوودمەند و زۆر ئاسایی کە هەردوو داواکاری ئێوە مامۆستانیەکە بۆ هەردووکتان ینی یان هەردوو لاتان نەهاتون ینی بۆی کە داواکاریەکەتان بەهێزتر بێ بۆ ینی بەچیا هاتون ئەوان دوێنێ هاتن ئێمە بۆ هەردوو لایە چوەک مامۆساڵین مامۆسا و مۆزەبلەی سوودمەند من لە یەکەکانی نیشتە جێبوون بەڵام بەپێی ئەوە بێ داواکاری مامۆسایان جیاوازە ئەوان یانوێ ئەرزە بێ و ئەرزە وەرگرن ئەمە جیاوازەکەی دروست کردووە ئێماڵین هەردوو لا سوودمەند بێ ئەوانەڵێن تەنها ئێمە ئەجینا ئەمە هەر ئێستا لێرە ڕۆشتینوەیە خێزانین لێ زۆر ئاساییە جەلال بە یەکشت کۆتایی پێدێنم ینی دوێنێ مامۆستایەکم وەرگرت باسی لەوە کرد نزیکەی 4-5 جارە داوایان کردووە تەنها جێگیری سەرۆکی حکوومەت ببینن بەڵام داواکاریەکان ڕەت کراوەتەوە و دوێنێش بە هەمان شێوە هیچ بەڵێنێکیان پێ نەدرا ئەم ڕۆژەوان لێرن بەرە ڕۆنەوە و هیچ بەڵێنێکیان پێ نەدەتا و ئێستا هیچ کەسێکیش لە نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەت نەهاتووە کە گوێ لە داواکاریەکانیان بگرێت وە بزانێت داواکاریەکان چییە ئایا جێبەجێ دەکرێت یاخودنا ئستا بەرە چۆڵیەکەن و ئەوان دەڕۆن لێرە بەڵێ زۆر باشە ڕامێر بەداخەوە دەبوو لە ئێستادا جێگیری سەرۆکی حکوومەت لە بری سەرقاڵ بە بانگەشەی هەڵبژاردننی هاوپەیمانێتیەکانەوە دەبوو سەرقاڵی وەڵامدانەوەی خەڵکو و هاوڵاتیان و فەرمانبەرانە بووە زۆر سپاس بۆ پامێرمان ڕامیار کە لە سلێمانیەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵەبەرزان پرۆگرامی ئەمڕۆمان بەم شێوازە بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەور و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ.